خی گەورەتان لەوێ بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێی خزمەتیەوەی عەزیزەگەینەوە. خۆشەویستان، ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون. لە سەرەتایە قسەکەین لەسەر گرنگیدان بە بەرهەمی خۆماڵی میوانێکی بەڕێز لەگەڵمانە بێ لە شاری چەمچەماڵەوە. بەڵێن زۆر سپاس خات ستارە بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ مێدەکەی ناسوودە و کامەران و وەختەوەر بن. وەک هاوکارم ئاماژەی پێکرد بۆ بابەتەکانی ئەمڕۆمان جیاوازن. لە بابەتێکی تریش باس لە کاریگەری دراوە ئەلکترۆنیەکانەکەین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان یاخود بەگشتی لە هەرێمی کوردستان. بزانین دراوە ئەلکترۆنیەکان چۆنی وەروەها چ کاریگەریەکیان لە دروست کردووە لە هەرێمی کوردستان دروست کردووە. مامۆستا شوان هەر دوای ئەوەش چینە شاری هەڵەبجە، لەوێ باسی فەرامۆشکردنی پارێزگای هەڵەبجەکەین لە ڕووی خزمەتگوزاریەکە و خزمەتگوزاریەکان و میوانێکی بەڕێزیش لەوێ میوانمانە، چکە لەوەی پەیامنێرانمان لەگەڵا بن و هەواڵی شارەکانی خۆیانمان بۆ گوازنەوە. بەڕێزان، سەرتاش چینە لای کەشوهەوا بزانین کەشوهەوای شارەکانی کوردستان ئەمڕۆ چۆنە بێ. بەڵێزان، لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە قسە و باس لەسەر گرنگیدان بە بەرووبوومی خۆماڵی دەکەین. دیارە ئەم گرنگیدانەش ڕەنگە پێویست بۆ کە لایانی میری بەرکی خۆی هەستێت، وەروە وشیاری هاوڵاتیانیش لە بەکارهێنانی بەرهەمە خۆماڵەکان بەراورد بە بەرهەمەکانی دەرەوە کاریگەریەکی باشی بێ بۆ قسە و باس دەربارەی گرنگیدان بە بەرهەمە خۆماڵەکان. میوانداری زۆر بەڕێز عەبدوڵڵا دارا سەرپەرشتیاری فستیڤاڵی هیوای باوکمان کردو بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. کاک عەبدوڵڵا، سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. ئەگەر لەوە دەست پێ بکەین گرنگیدان بە بەرووبوومی خۆماڵی میکانیزمەکانی چین چۆنە بێ ئەمە گرنگی بە بەرووبوومی خۆماڵی بدەین؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان، بەناوی ئەو خوای کە لەگەڵ وتنیدا هیچ شتێک زەرەر ناکات، چ لە ئاسمان بێت چ لە زەوی. سەرەتا و دەستپێکم سپاس و ستایشە بۆ کەناڵی پەیام و خەڵکی بەڕێز و بێنازی شاری شەهیدان، شاری چەمچەماڵ. فستیڤاڵی گەورەی هیوای باوک پرۆژەیەکی قازانجنەویست و پڕسوود بوو بۆ شاری چەمچەماڵ کە تێیدا هەلی کار بۆ گەنجان و پیشەگەرانی چەمچەماڵ و تەواوی شارەکانی کوردستان ڕەخساوە. تەنانەت هەلی کارمان بۆ بەشێک لە پیشەگەرانی کوردستانی ڕۆژهەڵاتیش ڕەخساندووە بە فەزلی خوای گەورە و هاوکاری
کەسانی دڵسۆز و خۆبەخش لەم فیستیڤاڵەدا خەڵکانی سلێمانی و کەلار و کەفری و هەولێر و خورماڵ و هەڵەبجە و سنە و هەورامان بەشدار بوون. بێگومان فیستیڤاڵ خاوەن کۆمەڵێک تایبەتمەندی و ڕۆڵی زۆر گەورەیە بە تایبەت بۆ شارێکی وەکو چەمچەماڵ کە هەمووان دەزانین شاری چەمچەماڵ شارێکە لە ڕووی ڕەخساندنی هەلی کار لە ئاستێکی زۆر لاوازدایە. و خودی قەزاکەش هیچ هۆکارێکی نییە بۆ ڕاکێشانی گەشتیار بۆیە ئێمە دەبێت هەوڵ بدەین لە ڕێگای فیستیڤاڵ و چالاکی جوان و جیاوازەوە کارێک بکەین خەڵکی دەرەوەی ئەم قەزایش بێت و لەم قەزایی ئێمەدا پارە سەر بکات و بێگومان ئەمە بیرۆکەیەکی سەرەتایی و ئەتوانم بڵم شۆڕشێکی گەورەی ئابوووریە بۆ ئێستا و هەر لە عەسڵیشدا شاری چەمچەماڵ خاوەن پێناسە و مێژوویەکی جوانە چونکە چەمچەماڵ هەمیشە خاوەن شاعیر و خەڵکانی ڕۆشنبیر و پیاوی قارەمان و خەڵکانی بە مەوقیف بووە و بۆ پەڕی ویژدانیشەوە ئەڵێم خاوەن ڕەسەنترین جۆری خەڵکە بەڵام مای کارەساتە کە ئەبینین خەڵکی ئەم قەزایە پەراوێز خراوە لە هەموو مافە سەرەتایەکانی کەواتە ینی کاگا بڵا بە ئەنجامدانی فستیڤاڵی لەم شێوەیە توانین بڵێن یەکێکە لە گرنگترین میکانیزمەکانی گرنگیدان بە بەرهەمە ناخۆیەکان. بێگومان بەڵێ سەخانە هەر لە قسەکانمە جابی ئەوە دەدەمەوە و شایانی باسیشە زۆربەی چالاکی و فیستیڤاڵەکان لە شاری چەمچەماڵ زۆربەیان خێرخوازی بوونە چونکە ئەم شارە ساڵانێکە دەسەڵات پەراوێزی خستووە توانم بڵێم پیاوی بە مەوقیف بەڕێوەی ئەبا گەنجی خۆبەخش بەڕێوەی ئەبات خەڵکانی ڕۆشنبیر ئەم شارە بەڕێوەبنەوە بێگومان فیستیڤاڵی هیوای باوکیش خۆشبەختانە یەکێک بۆ لەو پرۆژە خێرخوازی و قازانج نەویستەکانی چەمچەماڵ لە ڕووی پێکاتی فیستیڤاڵەکە و ئوستاد گیان حەزەکەم بڵێم پرۆژەکەمان پێک هاتووە لە بەشی بازاڕسازی کللتوری هونەری مەبەست لە پێکاتەکانی پرۆژەکەش بریتە لەوەی کە لە بەشی بازاڕسازیدا ڕەخساندنی هەلی کار و ئاوەدانکردنەوەی قەزاکە و کڕیاران بتوانن لە کەشێکی تەواو جیاوازدا بەرهەمە خۆماڵیەکان لە بەشی بازاڕسازیدا هەوڵێکی جدی دراوە بۆ ناساندنی کڕیار و بەرهەم و کارگە ناوخۆیەکان کە دووبارە ئەمە شۆڕشێکی گەورەی ئابووری توانم بڵێم بۆ شارەکەمان لە بەشی کللتوریدا ئوستاد مەبەست لێی بە بیرهێتنەوەی ژیانی سادە و کۆن و ڕەسەنی با و باپیرانمان بووە ئەتوانم بڵێم لە بەشی بازاڕسازیدا فیستیڤاڵی هیوای گەورەی باوک جوانترین خزمەتی بە شارەکەی خۆی کردووە. لە کۆتاییە ئەمەوێ بە دووشت کۆتایی بە قسەکانم بێنم یەکەم ئەوەی کە ئێمەی گەنجان وێڕای ژیان سەختیمان وێڕای نەبوونی هەلی کار و ژیانی قورسمان بەڵام بیرمان نەچێت ئێمەش بەشێکی زۆر گرنگی کۆمەڵگاین ئەبێت بە هەمووانەوە کارێک بکەین بۆ هەڵگرسانی شۆڕشێکی ئابووری و پێناسەیەکی جوان و دووبارە نووسینەوەی مێژوویەکی جوان بۆ قەزاکەمان دووەم دەمەوێت دووبارە سپاس و ستایشی ئێوەی ڕاگەیان کار بکەم کە ئێوە بەجددی بەشێکی زۆر گرنگن لە هاوکاری و بڵاوکردنەوەی ئەم جۆرە پرۆژە خێرخوازیانە دووبارە سپاس بۆ هەموو چین و توێژەکانی خەڵکی بە شەرەفی بە مەوقیفی شاری چەمچەماڵ ئەەکەم بە شانازیەوە ئێمە خەڵکی چەمچەماڵین بە شانازیەوە ئێمە خەڵکی چەمچەماڵین پشتگیری لە هەر کەس و هەر لایەنێک و هەر حیزبێک و هەر ستافێک و هەر گروپێک و هەر ڕێکخراوێک ئەەکەین کە بیەوەی خزمەتێکی جوان بە شارەکەمان بکات کە مەبەستی خزمەتکردن و دووبارە نووسینەی پێناسەیەکی جوان بێ بە قەزاکەمان. دەست خۆش بێکار عەبدوڵڵا شتێک سەرنجی ڕاکێشامەوەی ئێوە فیستیڤاڵەکەتان تایبەتە بە بەرەمی خۆماڵی چۆنە ناونیشانی هیوای باوکتان بۆ هەڵبژاردووە مەبەستان چییە لەم ناونیشانە؟ بەڵێ خوشکە بە ڕێزەکەم ڕاستی من خاوەنی دوو فیستیڤاڵم یەکیان بە ناوی سۆزی دایکەوە یەکیان بە ناوی هیوای باوکەوە یعنی هەر تۆ لە سەرەتای ناوەکەەوە شتێکی زۆر جوانت بیرەکەوێتەوە سۆزی دایک یاخود هیوای باوک پێم وایە ئەمە بە بەرنامە ڕۆیشتووە پێم وایە ئەمە بە بیرکردنەوە ڕۆیشتووە پێم وایە ئەمە شەو نەخۆنی پێویست بووە. زۆر چاکە کاک عەبدوڵڵا
بەدەمەوە هاتنی خەڵک چۆنە بۆ جۆرە فیستیڤاڵانە هەم ئەوانەی کە بەرهەمەکانی خۆیان پێشکەشەکەن هەم ئەوانەی کە سەردانی فیستیڤاڵەکەتانەکەن و بەرهەمەکان ئەبینن ئەیکڕن ئەم جۆرە تێکەڵیە چۆنە ئێستا لە ناو فیستیڤاڵەکەی ئێوەیان؟ خوشکە ئازیزەکەم حەزەکەم دوو وەڵامت بدەمەوە بۆ ئەو پرسیارە. یەکەمین ئەگەر تۆ باسی قەرەباڵغی ئەەکەی من لێرەوە ئەڵێم سپاس بۆ خۆی گەورە. لە ڕووی ژماری سەردانیکەرەوە ئەتوانم بڵێم لە مێژووی چەمچەماڵە هیچ لایەنێک هیچ حیزبێک هیچ شخصێک نەیتوانی ئەوە کەس کۆ بکاتەوە. بەڵام لە لایەنی شێوازی وەڵامدانەوە و بەدەم هاتنەوە ئەتوانم بڵێم زۆر بەسارد و سەڕێوە گلێژ لە هیچ خەڵکێک ناکەم گلێکەم ئەگەێنمەوە بۆ دەسەڵات لەبەر ئەوەی بەداخەوە دەسەڵات کارێکی کرد کە هەمووان بێ ئومێد بین تووشی وەهمێکمانی کردووە دادە یعنی بڕامان بە هیچ پرۆژەیەک نەمێنێ هەتا کە ئەڵێن خێرخوازیشە هێشتان کەسانێک یعنی کەسانێکی زۆر ئەوان بفیستیڤالەکە نییە. زۆر باشە کاک عەبدوڵڵا کە ئامانج لە گرنگیدان بە بەرهەمی ناوخۆیی بەرهەمی خۆماڵی بێت. ئێوە وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵ یاخود خودی فستیڤاڵی با بڵێن هیوای فستیڤاڵی گەورەی هیوای باوک کاتی ئەنجامدانی فستیڤاڵەکان چۆنیەتی ئەنجامدانی فستیڤاڵەکان شوێنی ئەنجامدانی فستیڤاڵەکان ڕۆژەکانی ئەنجامدانی فستیڤاڵەکان چەندێک گرنگە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان بۆ زیاتر دەرفە دروستکردن بۆ ئەو کەسانەی کە فرۆشیارن و ئەو کەسانەشی کە کڕیارن. پرسیارەکەت زۆر زۆر جانە ئوستاد دەست خۆش بێ بە نسبەت دەستپێکەوە بێگومان ناتوانین ئێمە هەموو ڕۆژێک فیستیڤاڵ بکەین لەبەروی خۆی فیستیڤاڵ بابەتێکە ئەگەر بێت و سەرنج بدەی بەڕێزت لە زۆر شار ساڵی جارێک ئەکرێت بەڵام بەجددی ئێمە وەکو پایتەخت نین ئێمە وەکو پارێزگا نین ئێمە قەزایکی پەراوێزخراوین دەکرێت ئێمە تۆزێک فیستیڤاڵمان زیاتر بێ بەنسبەت کاتی فیستیڤاڵەوە بێگومان ئەم کاتانە کە دنیا فێنک ئەبێت توانم بڵێم بەرهەمی ناوخۆیی بەگشتی زیاد ئەبێت و بەنسبەت شوێنی شەو دڵنیا بە ئەوە گرنگترین بەشی فیستیڤاڵە بۆنە زۆر فیستیڤاڵ هەیە کە فەشەل ئەهێنێ مەبەست لەوە نیە کە ڕێکخەرەکی لە من پیاوتر بێ ئەسڵەن ڕێکخەرەکەی زۆر لە من ئاقڵترە زۆر لە من خەڵکی باشتری بەدەمەوە بەڵام شوێنەکەی خراپە. ئێمە شوێنەکەمان هەم جێگای 2000 سیارەی لێ ئەبێتەوە هەم لە ڕووی سکیۆریتی و شوێنێکی باشە و خەڵک سیقەی پێکە بۆ شارەکەی خۆمان تاکە شوێنی گەشتیاریە واتە هەموو ئەمانە بێگومان تایبەتمەندی گرنگن بۆ فیستیڤاڵ کە ئەکرێت بە وردەکاریەوە بەڕێ بکرێت. کەعەبدوڵڵا باسی دەسەڵاتێک کرد ئایا سەرپەرشتیارانی شارەکەی ئێوە سەردانی فیستیڤاڵەکەتیان کردووە ڕێیان چۆن بۆ لەسەر فیستیڤاڵەکەتان؟ بەڵێ ڕای ئەوەی کە من گەنجێکم هیچ شوێنێکم نییە بۆ ڕق ڕای دەستخۆشیم بۆیان بەڵام ئەکرا بە سەردانیکردنێکی پێنج خولەکی من گەورە بکات. ڕاستی زۆر کەسایەتی حکومی و حیزبی لە نزیک و لە دوورەوە پەیوەندی پێوە کردوم و دەستخۆشی لێ کردومە بەڵام ناشی شارمەوە کەسانێک هەن جگە لەوەی کە هاوکاریم ناکەن ئاگام لێیە ئەیانەوێ ینی کاریشم لێ قورس بکەن ئەگەر فەزلی خی گەورە نەبووایە بێگومان ئەکەوتمە بەر تیری ئەوان. کاک عەبدوڵڵا بەڕاستی کاتیەوە نەهاتووی ترێمە متمانەیەکی باش بە گەنجەکانمان بدەین بە چاوی کەمەزمون یا خود هێشتا پێی ناکرێ و ماویەتی سێریان نەکەین باست لەوە کرد فستیڤاڵ دەرفەتێکی باشە بۆ ساختکردنەوەی بەرهەمان ناوخۆیەکان ناسینی فرۆشیاران لە شار و شارۆشەکان و کۆبوونەوەیان لە مەیدانێک چەندێک گرنگە گەنجان دەستکراوە بکرێن و هەروە پشتیوانی بکرێن و بەڕێزی شت وەکو یەکێک لەو گەنجانی خاوەنی فستیڤاڵێکیت تا چەندێک کارت کردووە نوێترین زانیاریەکان و زانستەکانی ئەنجامدانی فستیڤاڵ بەکاربێنی لە پرۆژەکانتە. گەربیرت دێ من لە بەشێکی قسەکانما زۆر بە قورسی سپاسی خەڵکی چەمچەماڵ و تەنانەت
زۆر کەسمە کرد بەڵام بای سەخانە منیش گلەیەک لەوان بکەم ئوستاد بە تەژبیه نەبێ قاپێکی نۆک بێنە سیر ئەەکەی پارچەیەکی گۆشت تامی بە هەموو نۆکەکە بەخشیوە بێگومان لە شاری چەمچەماڵ و هەموو شارەکانی تر کۆمەڵە کەسایەتیان ڕاستەکە من بەڵام دووبارە مێژوو ئەنووسنەوە دووبارە پێناسەیەکی جوان بۆ شارەکەکەن بێگومان من کە ئێستا لە لای بەڕێستم یەکەم بە فەزلی خوای گەورە بووە دووەمیش نایشارمەوە بەدەیان کەس هەند بە خۆبەخش ئیش بۆ منەکەن چۆن من خۆبەخشم ئەوانیش خۆبەخشن بەڵام ناشی شارمەوە یعنی هێشتان ئەو متمانەیەمان پێ نەبەخشراوە نەک من هیچ کەسێکی تر و ئەتوانم بڵێم ئەو کار ئاسانیان بۆ نەکراوە گەر کار ئاسانین بۆ بکرای من هەر ئێستاکانە لە ماڵەوە خاوەنی زیاتر لە 6 فکرم هەر فکرەیەکی بکەی یەکەم لە ڕووی قیامەتیەوە من پێت ئەڵێم قیامەت ئەکڕیتەوە لە ڕووی مرۆڤایەتیەوە مرۆڤایەتیە لە ڕووی ئابووریەوە ئابووریە و ئێستا کە من لە بەردەم بەڕێستان من کەسێکی زیرەک نیم من کەسێکی ئاقڵ نیم من کەسێکم خوای گەورە بۆی لواندوم دەیان گەنج هەیە لەم شارە زۆر لە من پیاوترە زۆر لە من ئاقڵترە زۆر لە من فکری جوانتری پێ تەنها بڕۆن دەستی بگرن تەنها بڕۆن دەستی بگرن کە عەبدوڵڵا ئەو بەرهەمانەی کە ئێوە پێشکەشتان کردووە لە ناو فیستیڤاڵەکانتانە زیاتر چین؟ گیان خۆی ئەمە لە فیستیڤاڵەکە چەند پێکهاتێکمان هەیە وەک باسم کرد وەک عەرزی بەڕێستم کرد بەشی بازاڕسازی و کلتوری و هونەری لە بەشی بازاڕسازیەکەیە ناوەکەی بەخۆیەتی و بابەتانن کە بۆ فرۆشتن بەکاردێن ئەو بابەتانن کە بۆ فرۆشتن بەکاردێن ئەوەی کە گرنگە بۆ نمونە خواردنی تایە جلوبەرگی تایە بابەتی کلتوری زۆر جوانی تایە بابەتی بەشێکی پوختکراوەی بازاڕەوە تا توانم تۆ بڵێم تۆ کە بە بازار ئەوڕی 50 دوکان ئەبین یەک بابەتە ئەم یەک بابەتە بە 50 دوکان نا بە یەک دوکان بەشداری کردو بەڵام بای هەر 50 دوکانەکە بابەتی جوانی پێە لە بەشێکی تراوە گوتمان لە بەشی کلتوریە ئێمە کۆمەڵێک دەوارمان هەڵداوە ئێمە کۆمەڵێک بابەتی کۆن یعنی هەر سەیرێکی ئەدباتە دنیای فۆلکلۆریەوە لە بەشی ڕۆشنبیریەوە بێگومان من وەکو گەنجێک ئەو لایەنەشم پەراوێز نەخستووە پێشانگایەکی جوانمان بۆ هونەرمەندان کردوێتەوە کە هەم بازاڕێکە هەم بەجددی دەستگرتنێکە بۆ ئەوان چونکە ئەوان ئەتوانم بڵێم یەکێکن لەو چینانی کە لە هەمووان پراوێستر خراون بەداخەوە لە هەموو جێگایەک هونەرمەند و گەنج ڕێزی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی هەیە و بەشێکی گرنگی کۆمەلگان و دڵنیاشت ئەەکەمەوە ئەگەر بێت و کار ئاسانیان بۆ بکرێت منە بەستم لە خۆم نیە ئەگەر بێت و کار ئاسانیان بۆ بکرێت شار گەنجەی با بەڕێوە لە هەموو دنیای شار گەنجەی با بەڕێوە کاراسانی یانی چۆن بۆ نمونە دامەزراوەکانی کوردستانیان با بڵێن نمونەیە وەرگرین شاری چەمچەماڵ چی بکەن بۆ تۆ توانی باشتر کار پێ ینی هاوکاریەکان چۆنن پێویست لە ڕووی مادیەوە پێویست هاوکاری بکرێ یا خۆت لە ڕووی کاروباری یاسایی و کاراسانیت بۆ بکرێ شوێنت بۆ دیاری بکرێ پارکێکت بخرێتە خزمەت چۆن هاوکاری بکرێ باشە بەڵێ ئوستاد باش بە حاڵی خۆم ئێمە خۆمان خاوەنی جێگایەکین واتە ئەو جێگایی کە ئەیکەین پێویستی بە موافقە نییە وەسپاس بۆ خوای گەورە بە فەزلی خوای گەورە من وەکو گەنجێک ئەتوانم وەکو مەحەتکردنی خۆم نا بەڵام بوێرم ئەزانم ڕێگاکەم چییە لەوە چێ بۆ هەندێک بابەت هەیە نەوەستم بەڵام کۆمەڵێک گەنجێت تەنانەت لە ڕووی موافقەیەکی یاساییەوە لەوانەیە بڵێم کاری لێ قورس بکرێت وە سەیرەکەی هەر ئەوەندە گەنجێک یان نەک گەنجێک هەر ئەوەندە کەسێک کە خزمەتی کرد بڕواب کە تا 4 نەفەر هاوکارێکن 100 نەفەر لە دژی ئەوەستن 100 گروپ لە دانن لە فەیسبوک لە جێگایەک ڕێکخرا و گروپ ستاف هەتا توانم بڵێم زۆر جار کەسایەتی حیزبیشی تایە کەسایەتی حکومیشی تایە هاوکارت نابێت تەنانەت بەسیترین شت تۆ دەعوەتنامەیەکی بۆکەی بە جوانترین شێواز بانگی ئەەکەیت پێی زۆرە سەرت دێبدا ئەمە خۆی لە خۆیان گەورەترین هاوکاریە بڕوام پێ بکە ئەوەندەم حەز ئەکرد لایەنی پەیوەندیدار بهاتنە خۆرچەنە من بهاتنە پێش ئەوی بڵێم بەخێر بێن گلەیم لەیانە کرد کە بەجددی ئەم شارە پەراوێز خراوە بەڵام هەر بەڕاستی منیان سەربەرز ئەکرد کە ئەیان بینی هاتوونە بەلای گەنجێک لەوانەیە 4 گەنجی تریشیان بەمە
تەرجیع کرده بێت بۆ ئەوەی کە ئیشێکی جوانتر لەوەی من بکەن لەم شاری ئێمە توانم بڵێم بەدەم هاتن لەلایەنی هاوکاریکردن ئەوەی کە هەیە و نییە تا حدێک خەڵکە ئەوە خەڵکەکەش وەک وتم ئەوەندە بێ ئومێدە بڕای بە پرۆژە نەماوە واتە هەموو قورساکان ئەکەوێتە سەرشانی ئێمە جگە لەوەی کە قازانجنەویستە جگە لەوەی کە پاری خۆمان سەرف کردو حەزەکەی بڕەکەشت پێ ئەڵم کە بڕێکی زۆرە بۆ کۆمەڵێک گەنجی چەمچەماڵ و کۆمەڵێک خێرخوازی چەمچەماڵ ینی سەرڕای هەموو ئەم بابەتانش ئەتوانم بڵێم نەک هاوکاری ناکرێ بەڵکو لە دژت کار ئەەکەن ئەگەر بێت و خی گەورە دۆست و هاوەرت نەبێت زۆر باشە کاک عەبدوڵڵا لەو دەرفەتە کەمەی ماومانە ئەگەر وەڵامیان پرسیارم بیتەوە وەکو کۆتا پرسیار و ئەگەر شتێکیش خۆت بتێوێ بیگەێنی ئەمە نەمان پرسی بێ بەڕێزت لە گەرمیانی هەر ناوچێکی کوردستان بە بەروبوومێکی خۆماڵی و ناوخۆیی بەناوبانگە تۆ دەرفەتێک دروستەکەی لە شارەکانی ترەوە کەسانێک بەرهەمێکی نوێ بێن لە شارەکەتان ئەتوانین بپرسین ئەمە دەواازەیەگە بێت بۆ خاوەن بەرهەمە ناوخۆیەکانی چەمچەماڵ سبەی لە فستیڤالەکانی تری شارەکانە بانگ بکرێنەوە هاوکاری بکرێنەوەتە فستیڤالەکەت تەنها لە ناو شاری چەمچەماڵ کار بۆ کەسانێک با بڵێن پەیدا ناکە ئاکرێ سبەیش هەمان ئەم کەسانە وەکو وەفایەک ببرێنەوە یان میوانداری بکرێن لە فستیڤالەکانی تری دەرەوەی شارەکان بێگومان پرسیارەکەت زۆر جوانە بێگومان من ئەوانەی کە دێن و خەڵکی چەمچەماڵن بێگومان ژماری موبایلیان لێوە ئەگیرێت و ئەوانەی کە لە ڕێگای دوور و دێن شارەزانین چکە لە شاری چەمچەماڵ تا ئەم دقەیە دوو کەس فستیڤال ئەکات بەڕێز کاک شێخ عەباس و دووەمیش برای بچووکتان عەبدوڵڵا دارا من یەکسەر شێخ عەباسیشیان پێ ناسێنم چکە کاتی فستیڤالەکانمان جیاوازە پیان ئەڵێم لەوانیش بەشدار بن پیان ئەڵێم من وەک خاوەن فستیڤالەکانی تریش ئەناسم ئەمە فڵان کەسە وای لێ هاتووە یعنی بۆ نمونە توانم بڵێم لە مانگێکی پێشووترەوە هاوڕێم هەبووە ڕەفیقم هەبووە لە هەڵەبجەوە تاوەکو ئەمڕۆ لە فستیڤال نەکەوتووە و بێگومان ئەو فرۆشەی کە لە فستیڤاڵە هەیە بەتایبەت بە فستیڤاڵێک وەکو ئەوەی ئێمە خەڵکی کە دێتە ناوی دڵی خۆشە چونکە ئێمە جارێکە منشت ئیشمان لەسەر باگراوندێکی جوان کردووە تا تۆ لە بازاڕیشە بەم بەرهەمە ناتوانانی ئەو فرۆشت هەبێ بێگومان فستیڤاڵ وەک گوتم ڕۆڵ و تایبەتمەندی زۆر گەورەی هەیە زۆر سپاس بە بەڕێز عەبدوڵڵا دارا سەرپرشتیاری فستیڤاڵی هیوای باوک لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمان بووی سپاس دەکەین عزیزان بەڵێ بێت ستارخان ڤیتێکمان هەیە دەربارەی گوڵە بە ڕۆژەیە بزانین گوڵە بە ڕۆژە ئەیبێژێنن لە یەکەنەوە سووریەکەنەوە پێکەوە بینەریە بین هەرەوەزی تەکاندنی گوڵە بە ڕۆژەی مام عەبدوڵڵایە لە گوندی پوکەی سەر بە قەزای حاجیاوە وەکو نەریتێکی کۆنی باو باپیرانیان لە گوندەکەدا هێشتا کارەکانیان بە هەرەوەزی ئەنجام دەدەن و هاوکاری یەکتر دەکەن لە کارەکانی ڕۆژانەیاندا ئێرە پوکەی سەروە تەبان ئەمە ساڵانە ئەوە گڵۆبڕژێ دەکەین لە مانگی دوودا دەکەین لە مانگی دوو لە مانگی سێ تقریبان کە بۆ مانگی 23 گەورە بوو تەنکەی دەکەین دوای تەنکەی ئەوزار کە هات تیری بوو سەراوی دەکەین کیمیای لێ دەدەین و دوای کیمیای ئەوزار هەفتە ئاوی دەدەین و هەتا پێ دەگات و کە پێگەی ئەوە بە هەرەوەزلەی دەکەینەوە و هەر بە هەرەوەزلەی کوتینەوە و ئەوە ئەوڕۆ وڵات تقریبا لەوانەیە 100 کەس هات پێیان دێ من دەستگا پەیدا بووە و بەزێمە هەر بەدەست دەیکوتینەوە ڕاستیاوازی دەڵێن بەدەستی مەقبولترە و مشتری زیاترە ئەوێ بە سەربەرزی لە ناو هێلانە مردن نەوەکو خزمەتی بێگانەکردن کەسێک بۆ نیشتیمان ئەوە شەرت و بەقای بێ چۆن دەبێت دوژمنیش بۆ ئەو وەفای بێ ئەڵێ چێوە ڕەشتۆ بۆ ناوت ڕەشە لووتکەی حازی لەش وەک تۆ بێ بەشە
لە قەرەنیاغا و گرجان ئەسریلان لەگەڵ بێ پیرە سەرکە بکات. ژنان و پیاوان و گەنج و بەتەمەنەکانی گوندەکە هەمویان هاتوون بۆ هەرەوەزی گوڵە بەڕۆژە تەکاندن و باسڕە و بەبێ جیاوازی شەوانە هاوکاری یەکتر دەکەن و گوڵە بەڕۆژە دەتەکێنن. کاکە ئەمە کاتی خۆش هەر 50 ساڵ دەبێ وەتی بەبیر و هەست و کەوتی خۆم دەبینم ئیشمان هەر باوە هەرەز و بە هاوکاریەک کردووە. ئێستا ئەو شەو هەر هەموو هاوکاری ئیکە عەبدوڵای گردی خوادای دەکەین. ئەگە برای منە خەڵکێکی زۆر هاتووە لە حاجاوە لە قەرەنیاغای لە پووکەی لە سەر و چاوێ لە هەمووی هاتووە بۆ هاوکاری بکەین گوڵە بەڕۆژە کوتانەوە. ئەمە ئیشەکە ئەو ئیشە بە تەنیا ناکرێت دەبێت حەکمەن هەرەوەز بێ بەبێ هاوکاری ناکرێت. ئەگە هاوکاریەک نەکەین هەر لە قەدیمەوەمە هەموو ئیشەکەمان هەر بە هەرەوەزن. ئێستا لە خوای بە زیاد بێ خەڵکێکی زۆر لێرە خڕبووینەتەوە هاتوونە یاری ئەگە هاوکاری بکەین. ئەو دێهاتانە هەر لەسەر مۆدیلی قەدیم ماون هەر لەسەر ئەوەی قەدیم ماون هاوکاریەک دەکەن گوڵە بەڕۆژە بێ کونجی بێ ئیش و کاری دی بێ ئەوەی بڵین پێویستی بە دووسێ نەفەر بێ لە خوای بە زیاد بێ هەمووی هاوکاریەک دەکا. ئەو گوڵە بڕسە کوتانەوە بە هەرەوەزە ئەوە هەر شەوە ئیماڵەچە ئەو شۆ گوڵە بڕسەی کوتانەوەی ماڵەکە عەبدوڵا ئێمە بە هەرەوە ساتوین شەوانی پێشتر ئێمە و ئیماڵەشکە بۆ ئەوە دەستەوای پێ دەڵێت. ئەو کاری دەستەوایە هەر لە قەدیمانەوە هاتووە لە باو باپیرانمانەوە شتەکان بە هەرەوەز بوونە هەر ڕۆژە ئیماڵەچی کراوە و ئەو گوڵە بڕسە کوتانەوەش ئێستا خراوەتە ئیشەکە لە شەوێدا دەکرێت. کە ئیشەکان بە هەرەوەزی دەکەین تەبحەنەوە ئیشە بەدەستیاوە شەوێک تەبحەنەوە هاتووە دەستیا ئێمە ژێمە هاتوینەوە ئیشەکان بۆ یەکتری ئاسان دەکەین. ئێمە دڵخۆشین کە هەرەوەزەکە ئاوا بە کۆمەڵ دەکەین و کاتێکی خۆشی تیا بەسەر دەبین و هەمیش ئیشەکە بۆ یەکتری ئاسان دەکەین. گوڵە بەڕۆژەی دەشتی بیتوێن بە گشتی و گردی خوادا و بەتایبەتی لە ئاستی کوردستان و عێراق بە پلەی یەکەم دێت لە ڕووی باشی جۆرەکەی و خواستێکی زۆری لەسرە. وڵە دیارە گوڵە بەڕۆژەکەی ئەو سنوورەی بەتایبەتی گردی خوادا و کفرەدۆڵ خواستێکی زۆری لەسەر ساڵانە چونکە بەرهەمێکی جوانی هەیە لە سەراستی کوردستان و عێراق لە پلەی یەکەم دێ لە ڕووی بەرهەمێنانی گوڵە بەڕۆژەوە. دیارە ساڵانە لەو گوندەی و لەو سنوورەی ڕێژێکی زۆر لە گوڵە بەڕۆژە بەرهەم دێت بەڵام ئەو یەک دوو ساڵی دوایی بەرهەمەکە بەرەو لاوازی چووە بەهۆی ئەوەی کە حکوومەت دەستبارگر و هاوکارمان نییە بەتایبەتی لە ڕووی پەین و سمادەوە کە ڕێژەکەی سێ بەرامبەر بەرز بووتەوە وردە وردە جوتیاران لە ئیشەکە سار دەبنەوە. پێشینان جوانیان وتووە هەر کارێک گرانە بە هەرەوەزی ئاسانە لەسەر بنەمای ئەو پەندە کوردیە لێرە خەڵکی ئەو گوندە هەمویان بەیەکەوە شەوانە کۆ دەبنەوە و بە هەرەوەزی کارەکانیان دەکەن. کاری هەرەوەزی و هاوکاریکردنی یەکتری لە لای گوندنشینان لە ئیداری ڕاپەڕین وەکو نەریتێکی جوان هاوشێوەی با و باپیرانیان هاوکاری یەکتر دەکەن لە کارەکانی ڕۆژانەیاندا. وەکو خۆیان دەڵێن کاتێکی خۆش بەیەکەوە بەسەر دەبەن و کارەکانیش بۆ یەکتری ئاسان دەکەن با هەرەوەزی. لا گوندی پووکەی سەروی سەر بە قەزای حاجیاوەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ.
بەڵێ بەڕاستی دەست خۆش ڕێناز سڵاو بۆ دانیشتوانی گوندی پووکە گەر هەڵە نەبم ناوەکەی ئاواوت بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوان بوو لەم بارودۆخە سەرقاڵیە و ئاڵۆزەی ژیانە لەوێ گیانی هەرەوەزی چەندێک جوانە و کللتورە ڕەسەنە کوردەوارە لەوێ ماوە بەڕاستی خۆشحاڵ بووم ببینینێ و دیمەنانەمێ دەکەین لە زۆربەی ناوچەکانی کوردستانیش ئەو گیانی هەرەوەزی هەر بمێنێ هاوکاریکردنی یەکتری یەکێکە لە جوانترین توانم بڵێم سیفەتەکانی نێو کۆمەڵگەی کوردەواری کاری هەرەوەزی دەستیان خۆش بێ ماندوو نەبن لەشیان ساغێت. هەڵەوانساشوان لە پارێزگای دهۆک کۆمەڵی دادگەری کوردستان خوڵێکی هۆشیاری بۆ کادرانی کردوێتەوە ئێمەش بیتێکمان ئامادە کردووە لەو بارەیەوە ئەچینە لای ئەوە. شفاف بوون واتە ئەم دەوڵەتە ئەم حکوومەتە بە شێوەیە شەفاف بێ هەر کەس ویستی بە زانیاری بگە بە معلومات بگە دەربارەی هەر مەوزوعێک حەقی خۆیت پێ بگە دەربارەی داهات بێ دەربارەی خەرجی بێ دەربارەی ئیتیفاقات بێ ڕێکەوتنی سیاسەکان بێ بەداخەوە لە وڵاتانی بەناو ئیسلامی و وڵاتانی عەرەبی و ئەوانێک خەڵکەکان موسڵمانە بەڵام دەسەڵاتەکانیان ئەغلب وە زاڵم و ستەمکارە دەزانن بە پێی راپۆرتێکی ڕێکخراوی شەفافیەت دووسێ وڵات نەبێ هیچیان ناجەح نەبووە لە ڕوو شەفافیەتەوە هەمووی لە خوار پەنجایە ڕێژەیان داناوە سەدیان داناوە هەمووی لە خوار پەنجایە ئەنی هەتا عێراق 27 هێناوە بە هەرێمی کوردستانیشەوە چاک سازیه بوی بارانا پاک سازیه سنگر سرفرازیه گلو لبکن پیشوازیه ام هول داین مخلص من مخلص ما اخلاص هبید کار اسلامی دا و جاب مل هندی نبید و کسی دی بیشتر دست خوش اما تشتکی باج متکلی جاب مل هندی نبید آن جاب مل هندی نبید کسی بید 10 دینار بدن 100,000 بدن اما حوالي كان خنزيره كان حزب يا ايها الناس انتم الفقراء الى الله والله هو الغني الحميد رب العالمين دوله ماذا كاش من دوله ماليه هذه مليارات جي هاي بور بكتشابين مليارات كل ام وكي والخونه كان ام نارك السماء ام مسلمان ايماندار اهل تقوى اهل عزتنا مسكين اي مظلوم ولا ابروك روجات حلال باز دەواکەین کادیر ئەبێ پێ بگا کە پێگەشت ئەبێ ڕۆڵ ببینێ کە ڕۆڵی بینی ئەبێ بەرهەمی هەبێ کە بەرهەمی ئەبینی ئەبێ خاوەنی قەزیەکەی خۆی بێ ئەجێرنەوە ئەڵێن قوتابیەکی ئەفغانی لە وڵاتی سویسرا ئەخوێنێ قوتابی ئەفغانێکە بە مامۆستا سویسریەکە ئەڵێ مامۆستا خۆزگەمان بە ئێوە خۆزگەمان بە ئێوە کە وڵاتێکی ئاوا خۆشتان هەیە مامۆستا سویسریەکەش زەردەخەنەیەکەکا بۆ قوتابیەکە ئەڵێ ڕۆڵە ئەم وڵاتە خۆمان دروستمان کردووە خۆ بۆیان دروست نەکردوین خۆخوا بۆی دروست نەکرد بۆی نەباراندوینەکو سفرەیەکی حازر بەڵکو جۆدمان کردووە ئەم وڵاتەمان دروست کردووە بەشدار بووین تێیە ئێوەش لە ئەفغانستان خۆتان ئەو وڵاتەتان بۆ خۆتان دروست کردووە چکە ناتوان بەشدار بن تێیە لە دوورەوە سەیرەکەن چاک سازیه بوی بارانا پاک سازیه سنگر سرفرازیه گلو لبکن پیشوازیه
دەستخۆشی بۆ ئاوکارانمان لە پارێزگای دهۆک و ڤیتیان بۆ ئامادە کردبووین بەڵێ زانستشینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەویش قسەکردنە لەسەر کاریگەری دراوە ئەلکترۆنیەکان لە ئێستادا بۆ ئەمە بەستە میوانداری زۆر بەڕێز نەوزاد هەماوەندیمان کردووە پسپۆڕ و شارەزا لە ئابووری. مامۆستا نەوزاد بەخێر بێن. پێم خۆشە سەرەتا ئەوە بپرسم دراوە ئەلکترۆنیەکان خۆیان لە خۆیان ناچین. بەڵێ بەیانیتان باش و بەیانی بینەرانی خۆشەویستیش باش. دراوە ئەلکترۆنیەکان کە لە ساڵی 2009 سەری هەڵدا وە کەس نازانێت کۆمپانیایە چ وڵاتێکەیە کەسەیە کۆمەڵە کەسێکە تەنها لە بەکارخستنی کۆمپیوتەر کە بە شێوازێکی ئەلکترۆنی چەند کۆینێک دروست دەکا بۆ ئەوەی جۆرێک لە دراوی ئەلکترۆنی دروست بکە کە پێچەوانەی هەموو دراوە نەختینەیەکانە دراوە سیولە و نەقدیەکانی دنیاە کە هەموو بە هەموو شێوازێک پێچەوانەی ئەم دراوانەی ترە و عملانەی ترە کە عملەکانی تر دەتوانێت دەستی لێ بدەی و هەڵی بگری و تەعاملی پێ بکەی بە گواستنەوەی وە لە بری ئەم دراوانە جۆرێک لە کانزا وەکو مڕاهەنە لە شوێنی دانرایە بەڵام دراوی ئەلکترۆنی هیچ لەم جۆرانەی نییە و مەلموس نییە و ناتوانانی دەستی لێ بدێ و ناتوانانی نەقلی بکەیت تەنها لە ڕێگای ئینتەرنێتەوە لە ڕێگای ئەپلیکیشنێکەوە دەتوانی تەعامل بەم دراوە بکەیەوە. ڕەنگە ئێمە بپرسین دراو چییە؟ دراو خۆی لە خۆیدا لەگەر سەرهەڵدانی مرۆڤایەتی خواردن بە خواردنێکی تر دەگۆڕاوە، کاڵایەک بە کاڵایەکی تر دەگۆڕدراوە، بەڵام دواتر پێداویستی و حەز و ئارەزوەکانی مرۆڤەکان زیادی کرد بۆ ئەوەی زیاتر زەمانەت بداتە ژیانی خۆی. وای لێ هات لەلایەن بەشێک لە چینیەکان گەڵای جۆرێک لە دارتوو وەکو عملە بەکاردات، دەتوانی بەم گەڵایە زۆر کاڵایتری پێ بکڕی و لەلای ئەفریقیەکان خۆی وەکو دراو مامەڵەی پێدەکرا. بەڵام دواتر کانزاکان هاتنە ئاراوە ئەمە مێژوێکی دوور و درێژی هەیە. بەڵام لە ئێستادا ئەم دراوە ئەلکترۆنیانە کارەساتێکی گەورە بەسەر جیهاندا دێنێەوە. ڕەنگە بینیشمان لێ دوور و نزیک خەڵکێکی زۆر ئیفلاسبوونی خۆی ڕاگەیاند و خەڵکێکی زۆر زێڕی خێزان و خان و سیارە و ناوماڵی خۆشی بۆ ئەم دراوە ئەلکترۆنیانە فرۆشت بێەوە لە کۆتاییدا مایە پووز دەرچووە. ئەم دراوە ئەلکترۆنیانە من وای دەبینم بەشێک لە مافیا و بەشێک لە کۆمپانیای گەورە گەورە لە پشتی ئەم دراوە ئەلکترۆنیانن کە وەکو تۆڕێک وەکو تۆڕێکی جاڵجاڵۆکە بەشێکی زۆر لە هاوڵاتیان فریو دەدەن و لە قازانجی بەشێک لەم هاوڵاتیانە لەسەر حیساب و جیرفانی بەشێکی تری ئەو هاوڵاتیانن کە زیانی گەورە دەکەن. بۆیە لە کاتێکدا هەر کەسێک مامەلەیەک بکە لە زەرەر و زیانی هاوتا نەبی یان زەرەر و زیان بەرامبەر کەسەکەی بەرامبەر دیاریکراو نەبی کە زەرەر بکە و قازانج بکە، ئەمە هەر لە ڕووی شەر ئەوەش نادروستەوە لە ڕووی ئابوووریەوەش نادروستە. بەڵام ئەوەی ئێمە دەیبینین خاوەنی دراوە ئەلکترۆنیەکە بە هیچ شێوەیەک هیچ بڕەپارەیەکی نەقد ناخاتە ئەم یاریە سیاسی و ئەم گەمە ڕوخێنەرەی کە لە ڕووی ئابوووریەوە بەسەر هاوڵاتیاندا چەسپاوە خەڵکێکی زۆر متمانەی بەم دراوە ئەلکترۆنیانە کردووە. تا پێویستە هەر دراوێک کانزایەکی بنرخ و دەوڵەتێک پاڵپشتی بکە ئەم دراوە ئەلکترۆنیانە لە ئێستەیە ئەوەی کە ئاگادارین بە فەرمی جۆرە جیاوازەکانی دەوڵەتان دانی پێدانانێن و کانزایەکی بەنرخیش نییە لە شوێنێک دانرابێت بۆ پاڵپشتیکردنەوەک و گرنتیەک بۆ کارپێکردن بەم دراوانە. ئایا چۆن کارەکرێ بەم دراوانە؟ ئەم دراوانە ئەگەر لە بیرمان بێ لە 2000ەکانەوە لە چەند ساڵی ڕابردوو جۆرێک لە مامەڵەی تر هەبوو، ئەویش وەکو مامەڵەیەکی نادیار بوو. بە زۆر جار مەسەلەن کاڵایەک دەدرا تەنها وێنەکەی هەبوو،
کاڵایەکە بوو تەنها وێنەکەی پیشانی کڕیارەکە دەدرا. دەیگوت ئەم جۆرە شەربەتەیان ئەم جۆرە کاتژمێرەیە ئەم جۆرە کانزایە لە فلان وڵاتەیە تۆ دەتوانی بیکڕی ئەچ کەسێکەتینا بۆی بەشێکی تر لەمە بکڕی لە سەتادەی یا لە 120 ئەو پارەی ئەو کەسێک کە تۆ دەهێنی بۆ جیرفانی تۆیە کەواتە هەڕەمە چییە تۆ چەند خەڵک فری و بدەیت چەند خەڵک بێنێنا ئەم یاریە گەورەیە ئەو مامەلە بازرگانی ئەلکترۆنیە هێندەی تر قازانج دەکەی واتە تۆ کەسە نزیکەکان و دەوروبەرەکەی خۆت هەڵدەخەڵەتێنی بۆی بیخێنە ئەم یاریە و لە چەند خەڵک بێنی ئەوەندە ڕێژەی قازانجەکەت زیاد دەکات چەند خەڵک بێنی ئەوەندە زیان بەوان دەگەێنی و خۆت قازانج دەکەی کەواتە ئەمە جۆرێکە لە مامەڵەیەکی نادروست و جۆرێکە لە مامەڵەیەکی ناشەرعی بینیمان لە چەند مانجی ڕابردوو عملەیەکی تر یا دراوێکی گریمانەیی تر بە ناوی لۆنا سەدان ملیۆن دۆلاری ئەم کوردستانەی گواستەوە لە هەر کۆینێکی لە 80 دلار لە خلالی 1 دقیقەدا بوو بە سفر کەواتە ناتوانانی تۆ سکاڵای یاسایی لەسەر هیچ کەسێک تۆمار بکەی و ناتوانانی دەنجینا ڕزایی و ناتوانانی زۆر جار ئەو هاوڵاتیە تووشی گرفتێک دەبێت کە ناتوانانی لای کەس و کارەکەی خۆشی باسی بکات چونکە ئەم یاریەکی ترسناکە بەڵام هاوڵاتیانی ئێمە حەز دەکەن بە کمترین کات دەوڵەمەند بن و هەر بە شەو ڕۆژێکدا ببن بە خاوەنی ملیۆنێک دۆلار ئەمە ڕاستە کەسێ خەڵکێکی زۆر بە ڕێژەیەکی زۆر کەم قازانجیان کردیە بەڵام ئەم دانەخۆرەکردنەیە ئەم پیشاندانی ئەم خەڵکانەی کە قازانج دەکەن ڕەنگە هەندێکیان هەروەهمیبی بۆی سەرنجی هاوڵاتیانی دەوروبەری ڕاکێشن بۆ ڕەنگە بۆی بە ئاسانی بیان خەنە ناو یاریەکەوە وا پیشان دەدا کە پارەیەکی زۆری لەم دراوە ئەلکترۆنی و دراوە گریمانەیانە قازانج کردو بۆی ئەوانیش پارەکانی خۆیان بخەنە ئەم یاریەوە بەڵام بینیمان لە لۆنا هەر ئەپلیکیشنێک بوو لە ڕووی ئینتەرنێتەوە و تۆڕی ئینتەرنێتەوە وای لێ هات 99.99 نرخەکەی لە دەستدا و ئەو خەڵکەی کە پارەکانیان خستووە ناو ئەم دراوە ئەلکترۆنیە مایە پووز دەرچوون و ئێستا جۆرەی تر لە دراوی ئەلکترۆنی هەیە کە زۆر بەڕاستی لە سوشیال میدیا لە ڕێگای تەلەفۆنەوە پرسیارم لێ دەکرێت لە دراوی پای ئەم دراوە تا ئێستا کاری بۆ دەکرێت باکە بە شێوەیەکی ڕسمی نەهاتۆتە ئاراوە بۆی بە دراوێکی ئەلکترۆنی بناسرێ بەڵام ئیستاکاری لەسەر دەکەن و لە سەدان وڵات دامی ئەم دراوە ئەلکترۆنیە دەکەن بۆی بچێتە بکەوێتە ناو جیهانی دراوێکی ئەلکترۆنی جیهانی بۆی متمانەی خەڵک زۆرترین متمانەی خەڵک بۆ خۆی ڕابکێشی و زۆرترین پارەی و سیولەی نەقدی هاوڵاتیان بگوازێتەوە بۆ کڕینی ئەم دراوە ئەلکترۆنیە لە بیریش نەکەین دراوی ئەلکترۆنی ئەم چینە دەگرێتەوە کە چینێکی باشتر یا زیاتر زانیاری هەیە لە ڕووی ئینتەرنێت و لە ڕووی کۆمپیوتەرەوە واتە ئەوانن کە لە ئایتی شارەزاییەکی باشیان هەیە بۆیە ئەم جیلە جیلی ئایپاد و جیلی سمارتفۆن و زۆر باشە کە خەڵکێکی ئاسایی ڕەنگە نەتوانی مامەلە بەم دراوە ئەلکترۆنیانە بکات. ئاماژەت بە قۆناغەکانی گۆڕانکاری بەسەر دراوە هات ڕەنگە ڕۆژگارێک قۆناغی شمەک بە شمەک بوو بێت تا کۆتاجال هاڵە نەبم پێما بێ سەردەمی لیدیەکان کە دراوی کانزایی وەکو دێتە کایەوە ئیتر قۆناغەکانی دواتریش دێ دواتر کانزا لە ئاڵتون و مسوزیوە گۆڵدرێ بۆ کاغەز چینیەکان کاغەز بەکاردێنن لە بەردەگران بەهاکانەوە بۆ کاغەز یعنی گۆڕانکارێکی گەورە بوو لەسەر دراو لە کانزایەکی بە نرخەوە بۆ پارچە کاغەزێک ناتوانین بڵێن ئەکرێت لە داهاتووە دەوڵەتەکان بە شێوازی ڕەسمی ئیتر کاغەزی ژواژ لێ بێنن هەر بەڕاستی ببێتە دراوێکی ئەلکترۆنی. بەڵێ بینیمان لە ماوەیەکی کورت و لە زۆربەی وڵاتانیش بینیمان ئیستا کار تەنها بە ژمارەکان دەکرێت لە ڕێگای ماستەرکارتەوە و مامەلە زۆر گەورەکان تەنها
بە چەک دەکرێت بە ئەسوم و سەنەدات دەکرێت بەڵام ئەوەی کارەساتە لە دراوە ئەلکترۆنیەکان هیچ نێوەنجیریەک لە بینی کڕیاری ئەم دراوە ئەلکترۆنیانە یا لە نێوانی فرۆشیار و کڕیاردا هیچ نێوەنجیریەک نییە بەڵام لە دراوەکانی تردا کە لە ڕێگای ماستەرکات و بانک بە شێوەیەکی ڕسمی و لە ژێر ڕۆشنایی هەموو ڕێساو یاساکانی ئەو وڵاتە مامەلەکان دەکرێت و دەزانن ڕەنگە کەسێک بە ناشەرعی پارەیەکی زۆر بێتە سەر حیسابی داوای ڕوونکردنەوەی لێ بکەن و لێ پێچینەوەی لەگەرم کەسە بکەن بەڵام ئەم ژمارە ئەلکترۆنیایە ئەم دراوە زیاتر پێی دەڵێن دراوی گریمانەیی باشە کەواتە کاک نەوزاد دەتوانین بڵێن ئەم دراوە بەرپرسان یان ئەوانەی کاری بە قاچاقبردنی پارەکەن بۆ سپیکردنەوەی پارە بۆ بردنە دەرەوەی سامانێکی زۆر لە شوێنێک بۆ شوێنێکی تر لەو شوێنش بۆی مەزدەری پارەکە دیار بێت بڵێم بۆ نمونە لێرە ملیۆنێک دۆلار دەداتە بۆ نمونە پای بەڵام لە وڵاتی دەرەوە دەچێت پایەکە دەکاتەوە بە پارە بۆشی گرنگ نیە چەندێکی لێ بڕا بەڵام گرنگەوەی هەنێک لە پارەی مەزدەری پارەکەی ساخ کردوێتەوە توانین بڵێن بەم شێوەیە بەکاردەهێنرێ بەڵێ بەڵێ ئەمە لە هەرە خاڵە ترسناکەکانی دراوی ئەلکترۆنیە کە خەڵکێکی زۆر ڕەنگە لە کوردستان بە تایبەتی لە عێراق بە تایبەتی چونکە سەروەتێکی و سامانێکی نایاسایی دەستی هەندێک خەڵک دەکەوێ و ناتوانانی ئەم پارەیە بە شێوایەکی یاسایی بیباتەوە دەرەوەی وڵات بۆی لە ڕێگای ئەم دراوە ئەلکترۆنیانە زۆر بە ئاسانی لە خلالی چەند دەقەیەک دەتوانی بە ملیۆنان دۆلار بباتە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق هەر بۆیش ئەمە تەسیرات و کاریگەریە بۆ لەسەر هەرێمی کوردستان و لەسەر عێراقیش کە ڕێژەی سیولە ڕێژەی نەقد زۆر کەم بۆتەوە و عملەی ساعبە دراوی بیانی ئەویش بە ڕێژەیەکی زۆر کەم بۆتەوە لە ئەمانە شەموو لە ڕێگای ئەم دراوە ئەلکترۆنی و دراوە گریمانەیانەیە و خاڵێکی زۆر ترسناکتری تر ئەوەیە ئەم کارە تیرۆریستیانە و ئەم کارە مەترسیدارانەی کە لە نێوان گروپە تیرۆریستیەکان و لە ڕێگای مافیاکان و هەتا بۆ کەسێک کوشتن و یا بۆ هەر کارێکی تیرۆریستی تر کە ڕەنگە لە ڕێگای کێشەیەکی کۆمەڵایەتی هەبێ لە ڕێگای ئەم دراوە ئەلکترۆنیانە مامەڵەی پێوە دەکرێت چونکە بە حەواڵەکردنی ئەو پارێ لە ڕێگای دراوی ئەلکترۆنی کەسە وەرگرەکە یان کەسی برێن داواکرا و کە پارەکەی داوا کردووە لە پێناوی ئەم کارەدا ناسنامەی دیار نییە و ناسنامەکەی ڕەنگە ڕوخسار و ناو و هەمووی هەڵەبی چونکە هیچ نێوەنجیریەک نییە دەتوانانی ئەکاونتێک بە ناوێکی تر بکاتەوە وێنە و فەیسی کەسەکە دیار نییە و شوێن و مەکانی کەسەکە دیار نییە سێرفزەکە دیاری ناکە بۆیە چاودێریکردنی ئەم جۆرە مامەلەکردانە بەڕاستی لە وڵاتانی پێشکەوتوش زۆر ئەستەما چ جای لە هەرێمی کوردستان کە هەموو هەوڵێک بدرێ ناکرێ سەیتەرە لەسەر ئەم مامەلەکردنەی دراوی ئەلکترۆنی بکەن چونکە هەر لە ڕێگای ئەپلیکیشنێکەوە یا لە ڕێگای مۆبایلەکەیەوە لە ماڵەوە لە شوێنێک لە بازار لەسەر شەقامێکی گشتی دەتوانی مامەلەی ملیۆنان دۆلار بکە حواڵەی ملیۆنان دۆلار بۆ وڵاتێکی تر بکە تەنها خۆی دەزانی و هیچ سانسۆرێک نییە لەسەر ئەم تۆڕانەی ئینتەرنێت ئایا چێ زۆرترین پارەی گواستۆتەوە یا زۆرترین پارەی وەرگرتووە بەڵام بە دڵنیاییەوە زۆرترین پارە لە هەرێمی کوردستان و عێراقەوە دەبردرێتە دەرەوە و زۆرترین پارە بە پێچەوانەی ئەوەی کە ڕەنگە خەڵکوا هەز بکە پارە لە دەرەوە بێتە هەرێمی کوردستان بەڵام دراوی ئەلکترۆنی و دراوە گریمانەیەکان هۆکارێکی سەرەچین بۆ پارە سپیکردنەوەی بەشێکی لە بەرپرسانی نابەرپرس و گەنداڵ و خەڵکێکی نابەرپرس کە پارەی ئەم وڵاتە بە هەدەرداوە بە شێوەیەکی نایاسایی بە بەردەستی دەکەوێت بە ئاسانی ئەم پارە هەواڵەی دەرەوە دەکات کە ڕەنگە هیچ کولفەیەکی لەسەر نەکەیەوە هیچ مەترسێکی لەسەر نەبێ و هیچ نێوەنجیدێکیش نییە لێ پێچینەوەی لێ بکایە ئەم پارەیە چۆن هاتۆتە سەر حسابت و لە کوێت لێ پێچینەوەی لەگەڵدا بکرێت. مامۆستا نەوزاد پێم خۆشەوە پرسم ئەو کەسانی کە زیاتر ئەم جۆرە پارەیە بەکاردێنیان دەیکردن ئەم کۆینانە دەکڕن لە چ تەمەنێکان و بە چ ڕێگایەکیش کاریگەر ئەبن
وایان لێ ئەکرێ ڕاکێشن بۆ کڕینی ئەم جۆرە دراوانە. بەڵێ ئێمە دەبینین لە هەر تۆڕێکی کۆمەڵایەتی داخل دەبی بەشێکی زۆر لە ڤیددیۆی فێرکاری و لە یوتوب لە شوێنە هەموو شوێنە گشتەکانی تۆڕ کۆمەڵایەتی و خەڵکێکی مختص دانراوە و ڕەنگە موچەیەکی تایبەتی پێ بدرێ لەلایەن بەشێک لەو خەڵکانەی کە ئەم جۆرە دراوە ئەلکترۆنیانیان کرێ بۆی زۆرترین خەڵک متمانەی بەم دراوە ببی و زۆرترین خەڵک ڕاکێشنە ئەم مامەلەیە کە چەندی خەڵک داواکاری لەسەر ئەم دراوە بێ هێندەی تر ئەم دراوە بەرز دەبێتەوە و زۆر جار باسی ئەوەم کردووە کە ئەم ڕێژە بەرزبوونەوە و دابەزینە هیچ کامێکیان یاسایی نین و حەقیقی نین تەنها خاوەنی زۆرترین پشکەکان و خاوەنی ئەم گروپەی پشتی ئەم کۆمپانیا و دراوە ئەلکترۆنیانە تەعامل بە بەرزی و نزمی دەکەن کەوەکارەکانی دیار نین لە ناکاو بەرز دەبێتەوە لە ناکاو نزم دەبێتەوە ئەمە هەمووی خۆی یاریە بۆی زۆرترین قازانج بکەن. من زۆر جار دەیشوبهێنم بەوەی جۆرێک لە مامەڵەیەکی ناتەبیعی و باوەڕ پێ نەکراو من بەیانی بانگەشەی ئەوە دەکەین کە زەوی لەسەر ئەستێرەیەکی هەسارەکانمان دۆزیتەوە دەیفرۆشین. ڕەنگە وا بکەین چەند کەسێکی خۆمان بەشداری ئەم پرۆژەیە دەکا خەڵکێکی تریش ڕەنگە دەکەوێتە ژێر کاریگەری ئەم خەڵکەی دەوروبەری وای دانەنایە ڕۆژێک بگاتە سەر مەریخیا بگاتە سەر هەسارەکان. ئەمە جۆرێکە لە مامەلەیەکی نادیار و جۆرێکە لە هەڵخەڵەتاندنی هەندێک خەڵک لەسەر حیسابی هەندێک خەڵکی ترکە زەرەر دەکا و قازانجی خەڵکێک تەنها لەسەر حیسابی زیانی خەڵکێکی ترە. ئەمانە هەمووی زیانە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورەی لێبووتەوە و بینیمانە خەڵک کۆتایی بە ژیانی خۆی داهێناوە و جیابوونەوەی خێزان و پەرتەوازایی خێزان لە ڕووی ئەم دراوە ئەلکترۆنیانە بە سەدان هەیە ڕەنگە زێڕی خێزانەکەی و ماڵەکەی و سیارەکەی و حتاوەکو ناوماڵ و کەرستەی ناوماڵێک ئەساسەکەشی فرۆشتووە لە پێناوی ئەوەی لە شەو ڕۆژێکدا ببتە میلیۆنێر. ئەمانە هەمووی مامۆستانەوەزات کوشتنیشی لێ دەبێتەوە. ببوورە مامۆستانەوەزات کەواتە لێرە بەڕاستی و پرسیارە دروستە بێ بەڕێستان لە ناوەندێکی زانستی ئاستباڵا وەکو زانکۆ دەوام دەکەن و بە پێ و زانیارانی لای بەڕێستانە بێ وەکو مامۆستایەکی زانکۆ هیچ توێژینەوەیەکی ئابوووریانە لەلایەن توێژەرانی ئابووری ناسانەوە کراوە بۆ دەرخستنی زیانە مەترسیەکانی ئابوووریەکانی ئەم دراوە لەسەر کۆمەڵگا لەسەر بازار لە کوردستان و کار بۆ هۆشیارکردنەوەی هاونیشتیمانیانی کوردستان کە بەڕاستی دوورکەونەوە لە مامەڵەکردن بەم دراوانە نەتیجەی هیچ توێژینەوەیەک بەیان کراوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان. بەڵێ پێشەوەی بێمە سەر ئەو پرسیارە حەز دەکەم ڕوونکردنەوەیکی ترش بدەم لەسەر ینی قەدەغەکردنی دراوی ئەلکترۆنی لە 29 لە 30 مانجی 3 حکوومەتی عێراق بەڕەسمی مامەلەکردنی بە دراوی ئەلکترۆنی قەدەغە کردووە سزای ئەو کەسانش دەدا کە بە ئاشکرا مامەلە بەم دراوە ئەلکترۆنیانە بکەن چونکە هیچ بەهایەکی نییەوە ڕەنگە ببێتە کارەساتی مرۆیی لە ڕوات گروپە تیرۆریستیەکانەوە ئەمەوا دەکەن مەسەلەن سیولە و نەقدی عێراق و هەرێمی کوردستان بە ئاسانی بچێتە دەستی ئەم گروپە تیرۆریستیانە. ئەمە خاڵێکیان خاڵێکی تریان بەپێی ئیمکان لە مینبەری زۆربەی زۆری لە تیڤیەکان و شاشە جوانەکەی پەیامیش باسمان لە مەترسیە ترسناکەکانی سەر دراوی ئەلکترۆنی و لەسەر هاوڵاتیان و هەرێمی کوردستان بە تایبەتی کردووەوە بەپێی ئیمکان لە ناو هۆڵەکانی خوێندن لای قوتابی و فێرخواز و خوێندکارەکانی خۆم ڕوونکردنەوەمدایە و خەڵکێکی زۆر ڕاستە و خۆ لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندیم پێوە دەکا و باوەڕ بکەت چەندین خەڵک ئامادە بووە زێڕی خێزانەکەی بفرۆشێت کە تازە زەواجیان کردووە داوای لێم کردووە ئایا کامە دراوی ئەلکترۆنی بکڕن بەڵام ئەمانە هەمووی کارە ساتن. مامۆستا نەوزاد
هەندێک لەو کەسانەی کە بانگشەکەن بۆم جۆرە دراوانە باس لە جۆرێکی دراوەکەن دەڵێن ئەمە دامپێدانراوە لەلایەن هەندێک لە دەوڵەتانەوە و باسی ئەوەکەن لە وڵاتانی دەرەوە مامەڵەی پێوە ئەکرێ باڵەخانی گەوری پێکردراوە ئەمانە تا چەنێ دروستە هیچ دراوێکی لەو دراوە ئەلکترۆنیانە مامەڵی پێوە بکرێت و دروست بێت و دامپێدانراو بێت لەلایەن دەوڵەتانەوە؟ بەڵێ نەبێتە ڕیکلام بۆ بیتکۆین وای کردووە کە متمانەیەکی زۆر لە لای هاوڵاتیان دروست بکە و متمانەیەکی زۆر لەلایەن کۆمپانیا گەورەکانەوە دروست بکە و بەشێک لە کۆلێژەکانی سایپڕۆس کە متمانەیان بە بیتکۆین داوە و دەتوانی کرێ خوێندنەکە لە ڕێگای بیتکۆینەوە بدەیت و تێسلا یەک لە کۆمپانیا هەرە گەورەکانی ئۆتۆمبیلە کە ئۆتۆمبیلی تاقەشەمسی دروست دەکا کە بە شەحن دەڕوا پارەیەکی زۆر کولفەی کڕینەکەیەتی ئەمیش ئیتیفاقێکی و گرێبەستێکی لەگەر بیتکۆین کردووە بەڵام ئەمانە هەمووی ناکاتە ئەوە لە ناکاوێک کە بیتکۆیندا بخرێن بێت لە چەمانجی ڕابردوو سیمینارێک لە مالیزیا کرا ئەو خەڵکانەی بۆ ئەم سیمینارە چوون لە ڕێگای بیتکۆینەوە سەفەری مالیزیایان کرد تەنها $20 ئەمریکیان چوو لەبەرەوەی بە بیتکۆین سەفەریان کرد و بەڵام ئەگەر کەسێکی ئاسایی سەفەر بکە بۆ مالیزیا تەنها ڕەنگە تکتی تیارەکەی $1000 بۆ $1200-1500 بێ و جگە لە کرێی پاس و کرێی داخلی و مانەوە لە ئۆتێل و ڕێستۆرانتەکان ئەمانە هەمووی هەڵخەڵەتاندنی بەشێک لە هاوڵاتیانە بۆی بتوانن سەرنج و ڕوئیای ئەم خەڵکە بۆ خۆیان ڕابکێشن ڕەنگە کەسێک ئەوەندە باوەڕ پێکراو بێ منیش من پێم بڵێن بە $20 سەفەری مالیزیام کردووە و هەفتەیەک ماومەتەوە تەنها $20 چووە لە بەرەوەی لە ڕێگای بیتکۆینەوە سەفەرم کردووە یەک کەسێکی ئاسایی ڕەنگە $2000 بەلای کەمی بچێت ئەمانە هەمووی زۆرێکە لە فێڵکردن و زۆرێکە لە ڕاکێشانی هەست و نەستی خەڵکی ئاسایی و هەڵخەڵەتاندن و ڕاکێشان و سەحەبکردنی بۆ ناو ئەم یاریە ترسناکە و من لێرەوە وڵاتیانی هەرێمی کوردستان دەکەم پارەکانیان نەخەنە ئەم بیرە و بازیانی گەورە نەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەوزاد هەمەوەندی پسپۆڕی ئابووری و مامۆستای زانکۆ لەم تۆرێ لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکانت. بەڵێ زان تەچی لە لای ناوڕێک و دواتر لەگەڵتان بەردەوام. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بەناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت.
لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئازیزان لە بڕگەیەکی تری بەرنامەکەمانە ئەچینە لای ئازاد ئۆمەراوی پەیامنەرمان لە سۆران بۆ گواستنەوەی هەواڵ و زانیارەکانی ڕۆژ کاگازات سڵاوی خوای گەورەت لێبێت بەیانیت باش پێم خۆشە بزانین لە سۆران ئەمڕۆچی ئەگوزارێ و زانیارەکان لای جەنابەت چین بەڵە سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێسەر دیارە لە یەک مانجی ڕابردوو لە سنووری ئیدارەی سۆران بە هەر چوار قەزاکەیەوە کە قەزای سۆران و چۆمان و ڕەواندوز و مێرگەسۆر لە خۆی ئەگرێتن 25 ڕووداوی هاتوۆ ڕووی داوە لە کۆی ئەم ڕووداوانە بڵێن 115 کەس بریندار بوونەوە هەروەها 5 کەسیش گیانی لەدەست داوان هۆکاری ئەم ڕووداوانش زیاتر بۆ بەرتەسچی ڕێگاکان یەکسایدی ڕێگاکان و هەروەها قەرەباڵغیەکی زۆر بوونی قەرەباڵغیەکی زۆر لە ڕێگاکان وای کردوکەوە ڕووداوەکانی هاتوۆ ڕۆژ دوای ڕۆژ بەرەو بەرزبوونەوە بڕۆن ڕێگاکانی دەڤەرەکە زۆربیان هەمان ڕێگای 30 ساڵدەر لە ئێستان ڕێگاکان بەرتەسکن ناوچەکەش فراوانبوونی بەرچاوی بەخۆیەوە بینیوەوە هەوڵاتیانێکی زۆر لە ناوچە زیازیەکانی ئەرێمی کوردستان و خواروو ناوڕاستی عێراق بۆ گەشت و گوزار سەردانی هەر چوار قەزاکە ئەکاتن ئەمە شوای کردووە کە ڕۆژانە قەرەباڵغێکی زۆر لە ڕێگاکان هەبێتن بە تایبەتی لە ڕۆژانی پێنجشەمە و هەینی ڕێگاکە قەرەباڵغێکی بەرچاو بەخۆیەوە بینێتن وا ئەکاتن کە ڕێگایەکی وەکو نێوان گەڵی عەلیبەگ بۆ سپیلێک کە ڕێگای تەنها نزیکەی 20 کولەکێکە بێتن هاوڵاتیان بە سعات لەم ڕێگایە ئەمێننەوە ڕێگاکە قەرەباڵغ دەبێتن وا ئەکاتن کەوا سیارێکی زۆر لە ڕێگاکە بمێنێتەوە چەند کاتژمێرێک بخانێتن کە تاوەکو ڕێگاکە ئەبێتەوە ئەمە شوای کردووەکەوا چەندین جار ڕووداوی نەخوازرا و لە ڕێگاکە ڕووبداتوە بەدەیان هاوڵاتی لە ڕێگاکە ببنە قوربانی بەداخەوە کەوا ڕێژەی قوربانیان ڕۆژ دوای ڕۆژ بەرەو بەرزبوونەوە دەچێتن لە ڕووداوەکانی هاتوچۆن هەروەها سەبارەت بە بوونینەوەکەوە ناوچەی سنووری ئیدارەی سۆران لە زستانان ناوچەیەکی ساردا هاوڵاتیان پێویستیەکی زۆریان بە نەوت ئەبێتن بۆ خۆگەرمکردنەوە لە ئێستادا ئێمە هەر لە وەرزی هاوینین یەک بەرمیل نەوت بە 260,000 دینارە کەمەش نرخێکی بەرزە بۆ هەر بەرمیلێک نەوت ئەمەوە ئاکاتن کەوا لە زستانی ئەم ساڵدا هاوڵاتیان نەتوانن نەوتی پێویست بکڕن و دابین بکەن بۆ خۆگەرمکردنەوە چکە 260,000 هاوڵاتی هەیە موتەی تەنها 400,000 500,000 چەند بۆ نەوت دابین بکاوە چەند بۆ مەسروفاتی ڕۆژانەی دابین بکاتن نەبوونی نەوت بۆ دابەشنەکردنی کە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمیش هیچ پلانێکی نییە بۆ دابەشکردنی نەوت لە ناوچەکەوە لە هەرێمی کوردستان بەگشتیم و ئەکاتن کەوا زەرەر و زیان بەر دارستانەکان و بەر ژینگەی هەرێمی کوردستان و بەر ناوچە شاخاویەکان بکەوێتن دووکە لە کاتێکا کە نەوت دابین نەکرێ و نەوت ئەرزان نەکرێ بۆ هاوڵاتیان ناسارن پەنا ئەبەنە بەردار بڕینەوە ئێمە لە ساڵانی ڕابردووشدا دەبینین هاوڵاتیانێکی زۆر پەنایان بۆ داربڕینەوە بردووەوە داری چەند سەد ساڵە کەوا چەندین ساڵی ویستووە گەورە ببێتن بەهۆی دابین نەکردنی نەوت بۆ هاوڵاتیان وای کردووەکەوە پەنا بۆ بڕینی دار ببن
و دار ببڕنەوە لە ئێستاژە لە بەشێک لە ناوچەکان بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان هاوڵاتیان پەنایان بۆ بڕینەوەی دار بردووە و ئامادەکاری ئەەکەن بۆ وەرزی زستان. هیوادارین کە حکوومەت خەمێک لە هاوڵاتیان بخواتن و نەوتیان لە ماوەیەکی زوود بۆ دابین بکە بۆ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان بەرەو لە ناوچوون نەڕواتن. هەروەها سەبارەت بە کارەبا لە سنووری ئیدارەی سۆران لە ئێستادا کارەبای بازرگانی لە دوکاندارەکان دەبڕێتن. کارەبای سۆران بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سۆران هەڵمەتێکی دەست پێ کردووە ئەو هاوڵاتیانەی کە قەرزێکی زۆریان لەسەر کەڵەکە بووە کارەباکەیان ئەگوێنێتەوە تاوەکو ئەوەی ئەو هاوڵاتیانە سەردانی بەڕێوەبەرایەتیەکە نەکەن و پارەکانیان لێوەرئەگرن بە شێوەی قیست ئەو کات کارەبایان بۆ پێ ئەکەنەوە تاوەکو ئێستا بە پێی و ئامارەی لەلای ئێمەیە 701 هاوڵاتی کە کارەبای بازرگانیان هەیە بانکێشی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سۆران کراون و ئیزراعاتیان لەگەڵ کراوە پارەیان بۆ کراوە بە قیست. دیارە کارەبای بازرگانی 92 میلیارد دینار لە سنووری ئیدارەی سۆران قەرزداری بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای سۆران بەڵێ زانیاریەکانی دەڤەری سۆران بوو. بەڵ زۆر سپاس بۆ هاوکارمان ئازادەوە مراوایی لە سۆران لەگەڵ مام سپاس بۆ زانیاریەکانت وڵایتان لە بەشی سێمی بەرنامەکەمانە دەچینە ستۆدیۆکانمان لە پارێزگای هەڵەبجە زۆر بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا چالەکانی کۆمەڵی مەدەنیمان لەگەڵا بۆ قسە و باس و گفتەوەگرتن لەسەر پەراوێز خستن و هەروەها کەمی خزمەتگوزاریەکان لە پارێزگای هەڵەبجە بە شێوازێکی گشتی. مامۆستا تۆفیق سڵاوت لێ بێم کاتت باش هەگەر لەوە دەست پێ بکەین بەڕاستی پارێزگای هەڵەبجە پەراوێز خراوە و بە دیاریکراوی مەبەستان تەنها سنتەری شارەکە یاخود قەزا و ناحیەکان و گوندەکانیشی پەراوێز خراون. منای خوای گەورە و میهرەبان سڵای خوا لە ئێوەی بەڕێز سوپاس بۆ ئەم دەرفەتە. پارێزگای هەڵەبجە پەراوێز خراوە بەڵام گەر بڵێن کۆی هەرێمی کوردستان هەر شار و شارۆچکەیەک ئەبینی سەرەکەی ئەوانیش معاناتیان زۆرە و هەمووی دەڵێ ئێمە پەراوێز خراوین. ڕاستە هەرێمی کوردستان هەر هەموو شار و شارۆچکەکانی بە تایبەتی دەڤەری زۆنی سەوز بە تەواوەتی پەراوێز خراوە لەناو ئەوانە پشکی شێر بەری پارێزگای هەڵەبجە کەوتووە. بەڵێ پارێزگای هەڵەبجە تەنها مرکزی شار پەراوێز نەخراوە بەڵکو و قەزا و ناحێ و گوندەکانیشی پەراوێز خراوە. سیر دەکەیت زۆر پرۆژە بەحساب دوای ئەوەی کە هەوڵێکی زۆریان بۆ ئەدەی ماوەی چەند ساڵێک بە دوواداچوون دەکەیت بۆ ئەوەی تا پرۆژەیەکت بۆ جێبەجێ بکەن ئایا پرۆژەکە گەشتیاری بێ یان کشت و کاڵی بێ یان ڕێگەوبان بێت دوایەکە دێتە سەر ئەوەی کەواڵە بوجە نییە و کولفە بۆ کۆمپانیاکان سەرف ناکرێت. بۆیە زۆرێک لە کۆمپانیاکان بەڕاستی مایەپوچ بوون و دەستیان لە کارەکانیان هەڵگرتووە بەهۆی ئەوەی کەوا سویلە یان پارە لە بانقەکاندا نییە. بەڵێ پارێزگای هەڵەبجە و بە قەزا و ناحێ و گوندەکانیەوە بە تەواتی فرامۆش کراوە. ئیتی نازانم باسی چی بکەم فەرموو بۆ پرسیارەکەت. مامۆستا تۆفیق زۆر جار باس لەوە دەکرێت لە بەشێک لە پارێزگاکان پارەیەکی زۆر سەرف دەکرێت بۆ نۆژانکردنەوەی ڕێگاوبانەکان یاخود کۆمەڵێک بینای گەورە و خزمەتگوزاری لە ڕۆژەی نیشتەجێبوون لە دامەزراوەکانی حکوومەت وەی لاخیری زۆر جار دەبینی لە پارێزگای هەڵەبجە تەنانەت بەشێکی زۆریش لە بینا حکوومیەکان لەلایەن خێرەمەن و خێرخواز و تەنانەت خودی بینای سەرپەرشتیار و پارێزگاکانی پارێزگاری هەڵەبجەی شەیدیش بەڕاستی ئەمە بۆ ینی بۆچی بابەتەکە چییە بۆ ئام ئاوایە؟ بەڵێ پرسیارەکەت بەجێیە بابەتەکە دیارە یەکەمیان هۆی نەبوونی دڵسۆزی لە ئاستی باڵا چی دەسەڵات چی حکومت ئەمە شۆڕ دەبێتەوە تا دەگاتە خوارەوە و نەبوونی ماستەر پلانێک بۆ هەرێمەکە بۆ کوردستانەکە بۆ شارەکان بۆ قەزا و ناحیەکان کە بزانن چی پێویستە بۆ ئەم شارە بۆ ئەم ناوچەیە و نەبوونی کەسی پسپۆر لە بوارەکاندا کەسی شیاو لە شوێنی خۆیدا داناندێت
ماسەر پلانمان نییە ینی وەزارەتی پلاندانانمان وەکو پێویست ئیشی خۆی ناکات هۆکانی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە خەڵکانێک لە دەسەڵاتە هەن ئەوەندەی چاویان لە پێگەیاندنی خۆیان و دەوروبەرەکانیانە چاویان لە میلەت و وڵاتەکە نییە ئەگەر نادەزانن ئەمڕۆ میلەت بەچی بەدەست هەزارەها کێشەوەی گیری خواردووە کێشەی ئاوە کێشەی کارەبایە کێشەی بانزینە کێشەی کشتتوکاڵە کێشەی پەروەردەیە یعنی لا ناکەنە لەمانە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بوو ئەوەی کە ئەوانە دڵسۆز نین و ئامادە نین لە پێناوی میلەتەکە خەبات بکەن ئامادە نین کە دڵسۆزی بەکات بێنن بەڵکو تەنها بۆ کۆمپانیەکانی خۆیان جا حیزب لە ناو حیزبیشە کەسەکان لە ناو کەسەکانیشا چەند کەسێکی دیاری کراو لە کوردستانە کە هەموو سەرۆت و سامانی ئەم وڵاتیان بۆ خۆی قۆڕەق کردووە ئەگەر نا ئێمە چیمان داوە لە بینایی بەرزبەرز لەو هەموو گەشتیارە کاتێک کە ئارزێکی زۆر بە دەیان دۆنم ئەدەن بە کابراایەتی سەرمایهدار کە ئەوش هەر لە خۆیان و نزیکە کە شەریکن لەگەڵیدا دوایەکە بە پارە ئەفرۆشێتەوە بە خەڵکی هەژار بە پارەیەکی زۆر یعنی ئەمە لە پێناوی چیە یعنی ئەمە چی خزمەتی ئەکا بە میلەتەکە بەڕاستی هیچ خزمەتێک ناکا بە میلەتەکە ئەوانشی کە دەیکردنەوە هەموو سەرمایهدارەکانن ئەنا خەڵکێکی هەژار بە کرێکاری یا بە موچەیەکی کەمی نیوە موچە چۆن ئەتوانێت ئەو سەکەنیانە بکرێتەوە بەڵێ ئەمانە نەهۆی نەبوونی دڵسۆزی نەبوونی ماسەر پلان بەڵێ خەڵکێکی زۆر ئێستاکە خێرخواز هەیە ئەگەر بهات بە ئەم خێرخوازانە نەبن لە هەرێما لە حکوومەتە بەڕاستی ئێستا بە تەواوەتی ئەم کوردستانە دەبوو بە کەلاوە بە تایبەتی ئەم پارێزگای ئێمە کە ئێمە لێراوە زۆر سوپاسی کاک ئاسۆ و هەموو ئەو خێرخوازانە دەکەین کە هەریەکە و بەپێی توانای خۆیان دەستیان لە ئاوادانکردنەوەی ئەم پارێزگا و سنوورەکەدا هەیە بەڵێ بەڕاستی گەر ئەوانە نەبێت ئێستا شاری هەڵەبجە و قەزا و ناحەکانی دەبنە کەلاوەیەک و هیچ ئاساوارێکی شارستانێتی و پێشکەوتنی پێوە دیار نیە زۆر باش مام ساتۆفیق هەڵەبجە لە ئێستا پارێزگایە یەکەیەکی ئیداری بەرزترە لە جاران بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە هێشتا چاوی لە دەستی خێرخوازە ئەم سەرمایهدار پرۆژەیەکی بۆ بکە و سەرمایهدار پرۆژەیەکی بۆ بکە لە شوێنێکی تر ئایا ئەکرێ خەڵکی هەڵەبجە گەنجی هەڵەبجە دانیشتوانی هەڵەبجە هەر چاویان لە دەستی خێرخوازان بێ ئێڕۆڵی حکوومەت چییە؟ زۆر بەجێیە پرسیارەکە بەڕاستی ئەمە گرفتەکەیە یعنی خەڵکەکە ینی بەڕاستی لەبەر ئەوەی کەمارانگازە بە تایبەتی خەڵکی هەڵەبجە هەر کاتێک هەڵ ئەسێت بە ناڕازیەک بە خۆپیشاندانێک 101 ناو ناتۆرەی ئەخەنە شوێن ئەمە دەستی دەرەوەی ئەمە دەستی داعشە ئەمە دەستی نازان ئەنسارن هەر جارە و بە بیانوویەک بە تایبەتی ئەم پارێزگای ئێمە فرامۆش کراوە ئەگەر بە بیر بینەوە لە ساڵەکانی 90ەکانە حکوومەت ساوایە دوایەکە سەرەکەی وەڵا شەڕی ناوخۆیە دوایەکە بە بیانووی ئەوەڵا شەڕی ئەنسارە ئەوە نەما وەڵا شەڕی نازانم داعشە ئێستا دوایەکە وەڵا ئەمە قەیرانی دارایە ئەجا وەڵا ئەمە کۆرۆنایە یعنی 101 بیان و ئەهێننەوە بۆ ئەوەی کەوا ئەم بەعام کوردستان بە تایبەتی پارێزگای ئێمە جا بۆیە خەڵکەکە بەڕاستی ئەم دەسەڵاتە ئەوەندە ستەمکارە ئەوەندە زاڵمە یعنی خەڵکەکە هەر ناجوڵێتەوە بە تایبەتی ئەم پارێزگای ئێمە یەکسەر 100 ناو و ناتۆری ئەخەنە شوێن بۆیە خەڵکەکە هەندێک جار سەرەکەی ئەسڵەمێتەوە لەم حاڵەتە بەڵام هەمووشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هەواداری ئەم دوولایەنە دەسەڵاتدارە بەڕاستی هۆکاری سەرچین بۆ ئەوەی کەوا ئەم پارێزگایە ئاوادان نەبێتەوە ناتوانن بە چووکترین هەڵوێست بنوێنن بەرامبەر بە حیزبەکانیان حتا بۆ نمونە کاتێک کە ئەنجومەنی پارێزگا دوای هەوڵێکی زۆر و کۆشێکی زۆری لایەنەکان و بە تایبەتی ئێمە وەکو کاندیدانی ئەنجومەنی پارێزگا توانیمان کەوا لایەنەکان بگەینە قەناعەت و ڕێککەوتن لەسەر ئەنجومەنەکە و نردنی ناوەکانیان دوایەکە کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خوازی ناو یەکێتی هەڵسان ئەم راپۆرتیان بەرز کردەوە بۆ سەرکردایەتی یەکێتی کەوتیان وەڵا کاک جەمیل هەورانی کە ئەو کاتە بەرپرسی مەڵبەند بوو لەگەڵ مامۆستا ئازاد کە پارێزگار بوو ئەمانە شارەکان پارێزگەکان فرۆشتۆ بە پارتی ئەگەر بێت و ئێمە دەنگ نەهێنین ئەوە بەهۆی ئەمانە بوو واتە ناڵێن هەموو ئەندامان و خەڵکانی دەسەڵات خراپن دڵسۆز نین بەڵام تیانە هەیە نەکەرەوەی بۆ حیزبی ناکە بەڵکو بەس بۆ بەرزکردنەوەی خۆی ئەکا کە بڵێ من دڵسۆزم
بۆیە ئەمانە هۆکارن لەوەی کەوا هەم ڕێنادن بەوەی کەوا خەڵق و پیشاندان بکە هەم بەوەی کەوا خۆیان هەڵوێستێکیان نییە یعنی لەگەڵ ئەوە کەوا مەحرومبوونی خەڵکەکە بە گشتی بە تایبەتی خەڵکەکەی خۆیان ئەو هەموو پێشمەرگەیە کە ساڵانێکی زۆر خەباتیان کردووە شۆڕشیان کردو ئێستا لە هەموو کەس مەحرومترن هێزی چەکدار کە بۆتە پاڵپشتێکی گەورەی ئەم دەسەڵاتە ئێستا ئەوان لە هەموو کەس مەحرومترن یعنی زۆرێکیان لەوانە هەیە ئەوانیان نەبێت کە دەسەڵاتدارن پلەدارن نزیکن کەوا هەموو شتێک بۆ خۆیان قۆرخەکەن ئەنا خەڵکەکەی ئێوەی ئەوانیش نێداندا لە ناوم پارێزگایتا خەڵکێکە ئێستا بۆ منە پارێزگار قایم خان بەڕێوەبەرەتی گشتیەکان یعنی حقەتەن هەڵوێستیان بووە لەو ماوەی پێشوە مامۆستا ئازاد پارێزگاری هەڵەبجە هەڵوێستێکی نوان یعنی بەڕاستی گلەی کرد بەڵام لەسەرەوە ئازیان دایە و ئشارەتی سووریان بۆڵ کرد کە جارێکی تر ئەم قسە دووبارە نەکەیتەوە لەسەر حکومەت قسە نەکەیت ئەمانە گەربێت و خەڵکەکە بەعام بە تایبەتی بەرپرسەکانی ئیداری بە یەکەوە هەڵوێست بنێنن من دڵنیاتان دەکەم کەوا دەوری ئەبێت یعنی بە یەکەوە هەموو بەرپرسەکان کە لە حکومەتان بڵێن بابە ئەمەی کە ئەکرێ بەم پارێزگایە قابلی قوبوڵ نییە بە یەکەوە بڵێن ئێمە دەست لە کار ئەکێشین و ئەنا بە بەرپرسێک و دوان کار مەیسەر نابێت ئەگەر ئەوان و بە تایبەتی لەگەڵ هەموو شارە پێکەوە هەستن و بڵێن ئێمە بەڕاستی چیتر ئەمە قوبوڵ ناکەین بە دڵنیاییەوە ناتوانێت دەسەڵات بەم شێوە فرامۆشیکە بەڵام ئایا ئەمە ئەتوانێت بکرێت بەرەوە ئیرادەیەک نییە کە خەڵکێک پۆستەکەی خۆی لەدەست بدات بڵێ زۆر جاریانە بیستین بۆ لەلایانی زانستی لە پارێزگای هەڵەبجە وەرگرین یعنی لەلایەن بەرپرسانی ئەو کەرتەوە باز لەوە دەکرێت کە ستافی ئەکادیمی نیە موچیان بۆ دابین ناکرێت بۆ نمونە دەرفەتیان نادرێتێ کاراسانیان بۆ ناکرێت وەکو هاوشێوەی زانکۆکانی تر پەیمانگەکانی تر حکوومەت بەدەمیانەوە نایە یان ماوەیەک لەمەوە پێش هەر هاوکارانمان بە دوواداچوونێکیان کرد کە یەکێک لە گرنگترین بابەتەکان لە پارێزگای هەڵەبجە شکانی ئامێرێکی تیشک بوو یعنی لە کاتێکا بەڕێوەبەرایەتی تەندروستی بە هەموو شێوەیەک داوای کردو هاواری کردو کەس بەدەمیەوە ناچێ ینی دەیان بابەتی تر هەیە ئەمانە گرفتیان دووسکۆ لە پاڵ ئەمانەیە ئاماژەت بە خاڵێکی جوان کرد یەکدەنگی و لەلایەکی تری وەکو ئیزافەیەکی تر پرسیارێکی تر هەست ناکەی هەڵەبجە هەر بەڕاستی داخراوە یعنی ئەگەر ئێستا بیتە ناو هەڵەبجەوەیتی دەرناچیت کردنەوەی مەرزێک لە نێودوڵەتی لە هەڵەبجە تا چەندێک دەتوانێت بەشێکی زۆر لە گرفتەکان لە پارێزگای هەڵەبجە چارەسەر بکات. بەڵێ دەست خۆش سەرەتا لەوە وەکە هاوکار نییە بۆ زانستی لە هیچ بوارێکە نە لە بواری خوێندنی باڵا نە لە بواری پەروەردە نە لە بواری تەندروستیان نە لە بواری شارەوانیان لە هیچ هاوکاری نیە بە تایبەتی بوارە زانستیەکەی نە پێویست بە کەسانێکەکە پێویست بە سەرۆکی زانکۆ بە بەڕێوەبەرایەتیەکان کە ئەمانە هەڵوێستیان هەبێ ینی بەڕاستی معاناتی ئەم خەڵکە دەرببڕن بێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن بڵێن بابە ئەمە حاڵ نییە بەم شە پارێزگای ئەکەن یعنی لە پێناوی چییە بەم شێوەیە ئەم پارێزگایەتان پەراوێز خستووە یعنی هەڵوێستێکیان نییە بەڕاستی ئەم بەر معاناتی خۆیان بگەێنە سەری خۆیان یعنی کە بڵێن بۆچی ئێمە بەجیا حسابمان بۆ ئەکرێت یعنی وەکو ئەوانی شارەکانی تر حسابمان بۆ ناکرێت چونکە وەکوتمان هەڵەبجە بڵێن شتی بۆ کراوە بەڵامێکی هەڵەبجە بنیاتی تەحتیمی سفر بۆ یعنی هیچ شتێکی هیچ بینایەکی حکمی بەسەر پێوە نەماوە یعنی هیچ ئەو بینایانێکی کە بوو کاتی خۆی ئێران ڕوخاندنی بینایی زەخمی تیا بوو بۆیە بڵێن شتی بۆ کراوە بەڵامێکی لە چاو ئەو ئێرانیەکەیە چونکە هەر ئەمەش کراوە بۆ شارەکانی تر هەر ئەمەش کراوە بۆ قەزاکانی تر بەڵام ئەم دەبوو زیاتر ئاوری لێ بدێتەوە ئەمە لە ڕووی زانستیەکەیەوە بەڵێ وەکو ئەوەی کە ئەو دەستگای تیشکە کە بەڕاستی نانتوانێت چاکی بکەنەوە ئەمانە هەمی خەلەلن بەڕاستی هەموو کەور و کورتین و ئەگەیشگەڕێتەوە بۆ بەرپرسەکان بەڕاستی کە ئەمانە دەرببڕن ناڕزایی دەرببڕن بێنە سەر شاشە بابە چی پێویستەکات تۆ خۆت بلکێنی بە کورسیەکەتەوە بۆ هەر ئێمە ڕخنە لە سەرەوە بگرین بڕێن سەرۆ کورسی جۆڵ ناکاتە ئێوەش فەرموو ڕخنە ینی ناڕزایەکانی خۆتان لەگەڵ شەقامە بێنە دەر یعنی بێن لەگەڵ شەقامە خۆپیشاندانێکی هێمنانەی ئارامان بڵێن کاکە چیتر ئەمە قوبڵ ناکەن من زۆر جار داوام کردووە لە چارەکەوانەکان لە ڕێکخراوەکان وتم بابە خۆپیشاندانی ئێمە جاکەینەوە لە شارەکانی تر ئێمە حسابان جایە
بەنسبەت خاڵی دووەمەوە بەڵێ زۆر داخراوە یعنی گەردی قەت بدەیت ئەو خەڵکە پسپۆر و شارەزایی چی لە پزیشکەکان چی لە ئەندازیارەکان چی لە یاسایەکان هەموو شارەکان جێشتوانی بەڕاستی گەری سا سەری پارێزگای سلێمانی بکەین ئەتوانم بڵێم یعنی ئەگەر نەڵێم یەک لەسەر یەک لەسەر سەدی خەڵکە کادیرە پێشکەوتوەکەی سەروەتدارەکانی هەم خەڵکە پێشکەوتوەکەی لە سلێمانی کارەکە یا هەر وڵاتی بەجێهێشتووە بەهۆی داخراوەکە تۆفیق نەبوونی مەرجێکی نێودەوڵ عەفوون بە ئەمە نەبوونی مەرجێکی نێودەوڵەتی زۆر گرنگە لە 2006 من ئاگادارم بەڕێز دکتۆر محەممەد خۆشناو کاتە وەزیری تەندروستی بوو هاتە قایم قامەت و هەموو لایەنەکان لەوێ کۆبوونەوە هەموو چارەکەوان وتی ئێستا سێ پرۆژەی زۆر گەورە دەرچووە بۆ هەڵبجە ئەنجومەنی وەزیران یەکیان ئەو مەتارێکی یاریگاکی نێودەوڵەتی ئەوە بەو شۆ بچیان کردو دومە ئەو تەنگی سێن محەممەدە نەک تۆقوت لەگەڵ خەستەخانەیەکی گەورە لە ئەو شوێنی پارکەی کە لە گوڵانە هەیە دوای ئەمە سێ ساڵی تر هەر بودجەی بۆ دەرخانکراوە هەتا ئێستا چەندەها جار یعنی ئەمە بودجەی بۆ تەرخان ئەکرێت و بەڵام جێبەجێ ناکرێت کەسێکمان نییە لە ئاستی باڵادا بە شوێن ئەمە بچێت بزانێت بۆ ئەم بودجە سەر ناکرێت ئێستاش ئەوە لە بۆ 2 ساڵ دەچێت بڕیاری پردی تۆقوت و پردی سازان دراوە نازانم یعنی بۆچی یعنی ناچێتە بواری جێبەجێکردنەوە من لە نزیکەوە زۆر جار پرسیارم لە بەڕێزان کردووە لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگار لە جێگری پارێزگار باش ئەمە لەسەر چی وەستاوە یعنی لەسەر ئەوەی کۆمپانیەکە نایەتە پێشەوە یا بودجەی بۆ سەر ناگەن بەڵام بەدڵنیایەوە کۆمپانیەکە نایەتە پێشەوە لەسەرەوەی دەزانێت ئێستا چەنەها پرۆژەی بچووک هەیە 200 میلیۆن و 400 میلیۆن و 500 میلیۆن ئەوە بۆ 2 ساڵە 3 ساڵە سەرەکەی وەستێنراوە بۆیە ئەویش ناوێرێت دەستباتە پرۆسێکەوە کە 30 میلیارد دیناری بۆ دەرچووە ئەمە گرفتەکان ینی بەڕاستی کەوا نەبوونی مەرزێک وای کردووە کە هەڵەبجەیە بە داخرایی بمێنێتەوە فەرموو پشتی بەڕێ مامۆستا تۆفیق دەست خۆش بێ بەڵام ئێمە زۆر کات ئەو گلەیە لە خەڵکی هەڵەبجە بیستین سەبار بە بەرپرسەکانیش کە ئەڵێن بە ڕۆژا دێنە هەڵەبجە و ئیش و کاروبارەکانی خۆیان بەڕێیەکەن بۆ ئیسراحەتی شەو ئەچنەوە پارێزگاکانی تر و دەچنەوە سلێمانی ئایا بۆچی هەڵەبجە بۆتە ناوچەیەک کە خەڵک بەرپرسیارەتی و پلۆپۆستی تیا بەدەست بێنێ و هەروەها ڕابکە لە ناهەمواری ئەو بارودۆخە ناخۆشی کە خەڵکەکەی تایە ئەژی ئەم قسەی ڕاستە ئەم گلەیە ڕاستە گەر ڕاستە هۆکارەکەی چییە؟ زۆر ڕاستە زۆر ڕاستە چالەکەوانان پاوی پێرا تقریبەن ئەم ناڕزایان بەرز کردەوە هەتا ڕێگریان کرد لە ئەوانەی کە لە دەرەوە دیێن بۆ شارەکە بەبێ ناوهێنانیان دوایەکە ئەم حاسەبەیش کران و دەرانە دادگایش و بەو شێوەیە ئەوە ئەکەوێتە سەر چیە بەڕاستی ئەو دوولایەن دەسەڵاتە بەتاڵم لایەنی یەکێتی نیشتمانی ئەندامەکانی ئەو حیزبە بەرپرسیاری یەکەمن لەمە بەرپرسیاری یەکەم لەمە هەر وەکو لە خۆیان بەرپرسەکان دادەندێت با بەرپرسێک بێت لە پارێزگاکە بێت یعنی لە قەزاکە بێت لە ناحێکا بێت بۆ یعنی خەڵکی تیانە یا ئەوانە با ماڵەکانان بێنەوە یعنی بەڕاستی خۆ من تایسەکە زۆر گلەیم نەکردووە لەم حاڵەتە بەزێتمە مویموسە ئیشەکانی خۆیان بە جوانی بەڕایی بکەن بەڵامکی بەڕاستی ئەوە چەند ساڵێکە ئەو گلەیە هەر باقیە و بەردەوامە و خەڵک ئەیکات کە با لە شارەکە بن ئەگەر ئەزانن کەوا لێن پۆستوەرەکەن با ماڵەکان بێنەوە یاو شارەکە خۆ هەمیان خەڵکی هەڵەبجەن یعنی هیچ کامیان خەڵکی دەروێ هەڵەبجە نین نازانم بۆ سەرەکی زانکۆ ئەگەر نا ئەمیان خەڵکی هەڵەبجەن با لەگەڵ معانات و ئەناسۆری یعنی خەڵکەکە بژین ئەو کاتە سەرەکە خەڵکەکەڵێ بەڕاستی ئەمانە زۆر باشە مامۆستا تۆفیق گلەی زۆری حکوومەتمان کرد لەو ناوچەیە دیارە کەم تەرخەمێکی زۆر هەیە بەڵام با بینەوە سەر نەتیجەکانی انتخابات دەبینین پارێزگای هەڵەبجە بۆ قەزا و ناحیەکانی با بڵێن گوند و قەزا و سنتەری قەزاکەشەوە دەنگدەری هێزە ئیسلامیەکان لەوێ زۆرینەیە جا پرسیارە جەوەریەکە ئەمەیە کۆمەڵێک ئامار هەیە باس لەوە دەکەن بەکارهێنانی مادەی هۆشبەر بەکارهێنانی خواردنەوەی مەوادە کوحولیەکان لە نێو گەنجانی ئەو ناوچەیە زۆر بووە دەبینی کێشۆگرفتی شەڕ و شۆڕ هەیە ئێوەی بانگراوند ئیسلامی یاخود با بڵێن پەروەردەی مزگەوت دەستان ئەگیرێ ڕێگریتان لێکرێ بتوانن ئەو پەروەردە جوانەی کە جاران هەبوو کە ڕێژەی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەموو عێراق پارێزگای هەڵەبجە یەکەم بوو یان با بڵێن قەزای ئەو کاتی هەڵەبجە یەکەم بوو
تەنانەت یەک بەکارهێنەری مادەی هۆشبەریشی تێدا نەبوو ئێستا و شارە بۆچی وای لێهاتووە؟ توانم بڵێم ئەم دەنگۆیە بەم شێوە تەواو نییە لە ساسەد ئەمە وان نییە یعنی ئەویش وەکو هەموو دیعایەکانی تر کە ئەیکەن بۆمان ئەو ساڵە کە کۆنفرانسی شارەوانەکان بۆ ئاشتی جیهان کۆنفرانسەکان لە هەڵەبجە نەگرت بردیان بۆ سلێمانی دوای ئەوەی کە ڕاگەیاندکارەکان پرسیاریان کرد لەو لیژنەی کە سەرپەرشتی ئەوە ئەکا بۆچی ئەم کۆنفرانسە لە هەڵەبجە نەبەستاوتیان لەبەرەوەی هەڵەبجە باری ئەمنیەتی تەواو نییە حقەتەن کە من لێراوە زۆر سوپاسی کاک ئەمید ئەکرم ئەەکەم بەڕاستی هاتە سەرقەت کە بەڕێوەبەری ئاسایشی گشتی شارە زور وتی من ئەوانە دەمە دادگا ئەوانە دەمە دادگا لە هەڵسەنگاندنی شارەکاندا هەڵەبجە یەکەم شارە ئەو کاتە قەزای بوو کەوا ئەمنیەتی یعنی لە هەمویان باشترە حتا من لە نزیکەوە جارگەم پرسیارم لە بەرپرسێکی ئەمنی کردوتم ئەی باشە ئەمە بۆ ئیعلان ناکەن وتی کاکە ئەوە بەڕاستی لەسەرەوە ڕێمان پێ نادەن ئەمە ئەعلانکەین ئەم ئاسایشە ژن کوشتێکی هاتیان نییە یعنی ئەو حاڵەتانە بەو شێوە نییە جایسا باسی ئەەکەم ئەوە چۆن بۆچی بڵاو ئەکرێتەوە لەبەر ئەوە وتی من ئەوانە دەمەک ئەی بۆ ناڵێن عیبمان لێتێت هۆڵێکی شایستە نییە لە شارەکەدا کە بتوانێت ئەو کۆنفرانسە لە خۆی بگرێت ئەو کۆنفرانسە لە خۆی بگرێت ئەوانە بەرپرسەکانی شار بەرپرسیاری یەکە من ئەمە قسەی کاکە کەوا نەیانتوانی هەتایسە هۆڵێکی شایستە لە ساڵی 92ەوە باز لەوەکە کە هۆڵێک حتا پارەیەک من ئاگادارم لە عێراقەوە ساڵی تقریبا 2006 بوو شتێک پارەیەک سەفکا بۆ هۆڵێکی گەورە قسەیانە بانخۆ ئیشانەوەکە مشتێک گمشیش کرد یعنی ئەوە هۆکارەکە بوو کەوا سەرەکەین بۆ داپۆشینی عیبەکان شارەکان ناشرین نەکردەوە ئایانوت کەوا ئەمنێتی نییە بەڵێ ئەکرم هاتە جاوتی هەمیان دەمە دادگا لەبەر ئەوە لە هەموو شارەکان ئەمنێتی پارێزراوتە ئەوە جا ئەمیش بەم حاڵەتە بەم شێوە نییە ئەویش ئەگەر ببێ هەر ئەندامانی ئەو دوو دەسەڵاتدارانن ئەوە بەکارێنن ئەنا ئەو خەڵکانی کە پابندن بە مزگەوتەوە بە پەروەردەی ئیسلامیەوە هەر پابندن و حتا ئەتوانم بڵێم بە ئەمدەن برەو ئەدەن بەولانە ئەگەر ناوەکو پەنجەی دەست دیارن چێن ئەو تیجارەتە ئەکەن لە ئاستی باڵا ئەو تیجارەتە ئەکرێت هەموو خەڵکی هەڵەبجە بەلایانی دەسەڵاتدارەوە ئەزانێت کەوانە چیان ئەو تیجارەتە بە مادی بەهۆش بۆرەکەن و بە ئەمدەن ئەو مادەیە هێننەوە ناو هەڵەبجە من لە نزیکەوە لازم بەرزان پرسیارم کرد وتم بە تایبەتی ئەو منتیقەی لای ئێمە حەز ئەەکەم ئەگەر کەسێک هەیە دەستی دزی هەیە یان خیانەتی هەیە یان لەو مادەم پێم بڵی کاکە پێمان بڵێ ئێمە ئەلحەمدوللا سنوورەکەی خۆمانە قسەیەکمان تا حەدێک ئەڕات خەڵک گوێمان بۆ ئەگرێت لەخوا بەزیابێ لەبەر ئەوە بەو شێوە نییە کە ئەوە باسی لێو ئەکەن وەکو هەموو حاڵەتەکانی تر ئانوێ ناشرینی کەن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بەڵام دیاریشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا چالاکوان لە پارێزگای هەڵەبجەوە لەگەڵمان بۆ قسەکردن لەسەر کەمی خزمەتگوزاری لە پارێزگای هەڵەبجەدا هەڵێ ئێزان بەم شوێ لەگەڵ هاوکارم ستارە یاسی مڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشش کردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان خواگە دەرتان